ژینا بە خوێن ئاودێری کرد شار و گوند و کۆڵانەکان، بوو بە مەشخەڵی ئازادی شەقامەکانی گشت هەژان. ڕێبوارانی ڕێی سەربەستی یەکیان گرت و بوون بە شەپۆل، کەوتنە ڕێ بەرەو شەقام، دایان پۆشی ڕووبار و گۆل. بوو بە ئاگر بوو بە مەشخەڵ بۆ گیانی گشت نەیارەکان، پێکەوە خزیان بۆ دەریا کانی و ڕۆخ و ڕووبارەکان. بوو بە هەوێنی یەکێتی بۆ گەلانی داگیرکراو، هاتنە سەما و سۆز و ئەوین ژن و کیژانی هەقفراو. بوو بە هاوارێکی گشتی درشمی جوانی جەمسەری، نەڕووسەری نەتووسەری، ئازادی و بەرابەری. ڕیش و عەبا و شەیتان و شەڕ تاو لەرز و پەتایان گرت، تاڵە مووەکانی ژینا ژینیان بەخشی و ناحەزیش مرد. ژینا بوو بە گوڵ و مێخەک بۆ لای سەری کیژانی گەنج، بۆ دەستی گشت دڵدارەکان، بۆ لاوانی ئازار و ڕەنج. ئاگردرا مەقنەعەی ڕەش دەرکەوت پەچەی جوانی کیژان، پەلکە ڕێژ بوو سەرشانی ژن وەک تەرزی مێو بۆ ئاسمان. لە دڵماندا هەرماوە ژینای ئازیز قەت نامرێ، هەوری ڕەشی کۆنە و دزێ و بەری خۆلەتاو ناگرێ. بینەدانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بەرنامەی ڕاستەوخۆ ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێ لە شادی و کامەرانی. بەڕێزان، لە هەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ڕاستەوخۆ هاتوونێتەوە خزمەتتان بۆ تاوتوێکردنی ڕووداوەکانی ئاخێزی سەراسەری لە ئاستی ئێران و کوردستاندا کە هەمومان دەزانین ئێستا پێمان ناوەتە زیاتر لە 45مین ڕۆژ یا 46مین ڕۆژی ئەم ئاخێزە سەرتاسەریەوە. ئێمە بۆ قسە و باسکردن لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی، لەسەر گۆشە و زەوایای جۆرا و جۆری ئەم ئاخێزە دوو میوانمان هەیە کە بەڕێزان ئەحمەد ساڵحی و کەریم ئەمانی ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵان کە لەسەر ئەم بابەتە قسەیان لەگەڵ دەکەین، نەزەریان دەپرسین و باسی دەرفەت و مەترسیەکان و ئەو ئاستەنگ و گێرە و کێشانەی کە لە بەردەمی ئەم ئاخێزەدا یا ئەو دەرفەتانەی کە ڕەخساوە و ئەو پێشڕەویانەی کە کردوێتی قسە و باز دەکەین. لە بەشی دووهەمی بەرنامەکەماندا چون ئەمڕۆ دەی خەزەڵوەر ساڵڕۆژی چەکدارکردنی پۆلێک لە ژنانی کوردستانە لەلایەن کۆمەڵەوە لە دەی خەزەڵوەری ساڵی 1360 لە ناوچەی بۆکان کە لەو مەراسمەدا پۆلێک لە ژنانی کوردستان بە شێوەی ڕەسمی لەلایەن تەشکیلاتی کۆمەڵەوە چەکدار کران کە ئەمە ڕووداوێکی مێژووی گرنگ بوو. هەمومان دەزانین ئەمە سەرەتای بەشداری ڕاستەوخۆ و ڕەسمی ژنان بە شێوەی جەماوەری لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستاندا بوو کە ئەویش لەلایەن کۆمەڵەوە مەراسمی تایبەتی بۆ گیراوە بە ڕەسمی پەیوەست بوون بە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش
هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا کە ئەو دەم بۆ خۆی بەشداری مەراسمەکە بووە لەگەڵمان دەبێت و لەم بارەیەوە قسە و باسی لەگەڵ دەکەین. من وێرای پیرۆزباییکردن بە بۆنەی ئەم ڕۆژەوە و ڕۆژێکی دیکە هەر ئەم ڕۆژ ساڵ ڕۆژی کۆبانیە هەمومان دەزانین مقاومەتی و خۆراگری کۆبانی بوو بە مەسئلەیەکی جیهانی و لەوێژدا دەور و نەخشی ژنان زۆر بەرچاو بوو مقاومەتێکی کە لەو شارەکرا بە بەشداری بەرینی ژنان تێیدا کۆنەپەرستترین جەریانی سەدا دواکەوتوترین جەریانی سەدا وەحشیترین جەریانی سەدا تێیدا شکستی خوارد و هەر ئەوەش بووە باعیسەوەی کە وردە وردە دەوڵەتی خلافەتی ئیسلامی لە نێو بچێت. بەم بۆنەیەشەوە من جارێکی دیکە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی ژنان دەکەم و هیوادارم ئەم ئاخێزانە ببنە باعیسەوەی کە کۆنەپەرستی و دواکەوتویی و جەریاناتی جەنایەتکار لە کۆمەڵگاکەماندا ڕیشەکێش بن. ئێستاش دەچمە خزمەت میوانانی بەرنامە. کاک ئەحمەد گیان بەخێر بێ، کەریم گیان بەخێر بێن، زۆر خۆشحاڵم کە بەشدارن لە بەرنامەکەدا. زۆر سپاس. میش بە نۆبەی خۆم سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها بۆ ئێوە و بۆ هاوکارانت هاورە سەعید بۆ هاورە کەریمیش. ئەم کاتتان باش لەگەڵ بینەرانی ئازیزی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها هاوڕێ ئەحمەد تۆش ماندوو نەبی کاک سەعید و ئەو ڕفیقانەی کە دەسەمداری بەڕێوەبردنەوە بەرنامەیەن. کاک ئەحمەد لە بەڕێستانەوە دەست پێ دەکەین. دیارە لەسەر مەسەلەی ئاخێزی جەماوەری کە دوای کوشتنی جەنایەتکارانە و ناجوامێرانەی ژینا بەدەستی گەشتی ئرشادی کۆماری ئیسلامی ئاخێزێکی جەماوەری کەوتەڕێ و ئەو ئاخێزە زۆر بە خێرایی کوردستانی بە تەواوی گرتەوە، سەرتاسەری ئێرانی گرتەوە و ئێستا لە ئاستی دنیادا بۆتە بزوتنەوەیەکی جەماوەری. لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی زۆر قسە کراوە و پێم خۆشە لە ڕوانگەی بەڕێستانەوە تایبەتمەندیەکانی ئەم بزوتنەوەیە یا لەم قۆناغەدا چییە ئەگەر بە شێوەیەکی کۆنکرێت یا خاڵبەندی ئاماژەیان پێ بکەین، چون تا ئەو جێگایی کە هەمومان دەزانین ئاخێزێکە، شۆڕشێکە کە جیاوازی زۆرە لەگەڵ ڕاپەڕین و شۆڕشەکانی ڕابردوو. بەشداری ژنان تێیدا بەرچاوە، دروشمەکانی زۆر ڕادیکاڵ و جیاوازن، بەشداری خوێندکاران و باقی چین و توێژەکانی کۆمەلگا تێیدا بەرچاوە و دەتوانین بڵێین بەشی زۆری گەنجانی کۆمەلگای ئێمە جوڵاوە لەو بزوتنەوەیدا بەشدارن. لە ڕوانگەی بەڕێستانەوە چ لە بواری دروشمەوە، چ لە بواری ئامانج و ئەهدافی بزوتنەوەکەوە، چ لەو نەزەرەوە کە ئەم بزوتنەوەیە چۆن بوو کە لە پەیوەند لەگەڵ ڕووداوێکی ئاسایی کە مەسەلەن لە بەردەوام لەلایەن جەمهوری ئیسلامیەوە کۆماری ئیسلامی یا ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە لەم نەوعە جەنایەتانە بە درێژایی تەمەنی ئەم ڕژیمە کە زیاتر لە چواردەیە ڕووی داوە، بەڵام حرەکەتێکی لەم شێوەیە نەکەوتۆتە ڕێ. ئەگەر فەرمونون نەزەری جەنابتان لەم زەمینانەدا لەم بوارانەدا. بەڵێ هاورە سەعید، یادی سەرەتا پێم خۆشە یادی ئەو ئازیزانەی کە لەو شۆڕەشەدا گیانیان بەخت کردووە لە ژینای ئازیزەوە هەتا ئاخرین دانەیان بەرز و بەڕێز ڕاگرم، سەری تەعزیم دانوێنم لە ئاست خۆراگریان. هەموو بە قەولی بۆ خۆت تەوزیحەتدا یەک واقعیەتی زۆر ڕۆشن کە ئەو شۆڕشەی کە ئێستا لە زەریاندایە بە حەق جێگای خۆیەتی کە وەکو شۆڕش نەیبێنی. کچان و کوڕان لاوانی شۆڕشگێر لە هەموو کوردستان و ئێران ڕژاونە سەر خەیابان و بە هیچ ڕزایەت نادەن غەیرە کۆتایی هێنان بەو ڕژیمە سەرکوتگەرە کە 43 ساڵە ماڵ و ژیانی بە تاڵان بردوون. ئەو شۆڕشە بەڕاستی
تایبەتمەندی یەکجار زۆری هەیە، زۆر جیاوازە لەگەڵ هەموو ئاخێز و هاتنە مەیدانەکانی جارانی دیکە. ئەمە خەڵکی کوردستان یا خەڵکی ئێرانیش زۆر جاری دیکە بە دژی ئەو ڕژیمە دەستیان داوەتە مقاومەت و احتراز و ناڕەزایەتی، زۆر مانگرتنی گشتیان بەسەرکەوتوانە کۆتایی پێهێناوە یا بەسەرکەوتن گەیاندووە، بەڵام هیچ جارێک وەکو ئەو جارە بەرفراوان نەبووتەوە، هیچ جارێک وەکو ئەو جارە هەمەگیر نەبووە، هیچ جارێک وەک ئەو جارە مثلا ئەگەر لە کوردستان بەرخۆدان هەبووە هەموو ئێرانی نەتەنیوەتەوە، ئەتا ئەگەر ئێران و کوردستان لێک ڕاش مانگرتن و احتراز و ناڕەزایەتی تێدا بوو بێ، بەڵام دەنگدانەوە و ڕنگدانەوەی وەکو ئێستا نەبووە. لە دنیای دەرەوە ئەو ئەهمیەتەی پێنەدراوە. ئێستا چاو لێ دەکەی هەموو ڕۆژێک کە لە شارەکانی ئێران احتراز و ناڕەزایەتی هەیە، هەمان شێوە لە هەموو وڵاتانی ئوروپا و ئەمریکا و شوێنەکانی دیکەش بە سەدان وڵات خەڵک لە خەیابانن و پشتیوانی دەکەن لە خەڵکی ئێران و کوردستان. ئەمە دەتوانین بڵین یەک تایبەتمەندی یەکجار بەرچاوێتی کە بەلای هەموو کەسەوە پێم وایە گرنگی خۆی هەیە. دەی لە لایەکی دیکەوە چاو لێ دەکەی کە شعار و دروشمەکانی ئەو ئاخێزانە، ئەو شۆڕشە، ئەو ڕاپەڕینانە شعار و دروشمێکی زۆر ڕادیکاڵن، شعار و دروشمێکی زۆر ئەوڕۆیین، یعنی لە ناخی کێشەکانی خەڵکی ئەو وڵاتەوە سەرچاوە دەگرێت. ژن ژیان ئازادی، کارنان ئازادی، ئازادی بەرابەری، هەموو ئەو شتانەیە کە ئەو خەڵکە لێی دەریخکراوە ساڵە بە درێژایی تەمەنی ڕژیمی جمهوری ئیسلامی. بۆیە دەتوانین بڵین ئیشارە بە زۆر لایانی بکەین، بەڵام لە ڕوانگەی منەوە لایەنە گرنگەکانی زۆرتر دەتوانن ئەوانە بن. ئامانجی ئەو ئاخێزە ئەو ڕاپەڕینە ئەوە نییە مەسەلەن بە داخوازێکی چکۆلە و کەم ڕەزایەت بدا، ئەمە هەستانێکە کە دەیهەوێ ئەو ڕژیمە بە تەواوی لە ناو ببە، بە حەق لە ناوی ببە. ڕژیمێک کە ساڵهایە ئەو خەڵکە ئازار و ئەزیەت دەدا، ڕاستە بە سەرەتا لە گیان لێستاندنی کیژێکی ناسک و نازدار دەستی پێکرد، بەڵام ئەمە هەر ئەوە نەبوو کە جورمێکیان کرد بێ و کچێکی ئازادی خوازیان لە ناو ببێ. ئەوە ساڵەهای ئەو ڕژیمە خەڵک دەکوژێت، جرم دەکات، تاوان دەکات، ئەو هەموو جرم و تاوانان کەڵەکە ببوون لەسەر یەک کە بە گیان لێستاندنی ژینای خۆشەویست تەقیەوە. و ئەوە هەتا ئێرە کە هاتووە بەردەوام پەرەیستان دووە، دیارە دەکرێت بڵین ڕۆژی وایە زۆر لەگەشە بووە، جاری واشەیە لەوانەیە تۆزێک خاوی پێوە دیار بوو بێ، بەڵام لە کولیەتی خۆیدا ڕۆژ بۆ ڕۆژێ پەرەیستان دووە، بەرەو پێش چووە، هەمەگیرتر بووە و هیوادارین کە هەمەگیرتر و گشتگیرتریش بێ و لە ڕۆژانی داهاتوو بەو نزیکانە چۆن ئەوڕۆ ڕۆژێکی ئاوا پیرۆزە، ڕۆژی چەکداری ژنانێکە کە 39 ساڵ لەوە پێش لە درێژایی خەباتیان بە دژی هەموو نابەرابەری و ناحەقیەک چ لە زمانی شاهنشایی و لە زمانی جمهوری ئیسلامیدا ڕسمەن ژنان هەنگاوێکی دیکە دێنە پێشێ، ڕسمەن دەبنە چەکدار و دەبنە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەلایەکی دیکەوە هەر لەسەر دەستی ژنانی ئازادی خواز و گوێر کۆبانی ڕزگار دەکرێ. هیوادارم بەو زوانە شاهیدی ڕۆژێکی دیکەی لەو جۆرە پیرۆزبی. هاوڕە کەریم، ئەگەر ئەخبارت تعقیب کرد بێەوە لە سەرەتادا باس بکەی کە ئاخرین ڕووداوەکان تا ئەو جێگایی کە تۆ ئاگاداربی سەبارەت بەم ئاخێزە چییە
و باسی ئەوەشمان بۆ بکەی کە سەرانی کۆماری ئیسلامی بەردەوام کەوتونەتە وڕێنە، یعنی لەگەڵ ئاخێزێکدا بەرەو ڕوون، لەگەڵ ڕەوتێکدا بەرەو ڕوون کە خۆشیان داماون کە چۆنی مامەڵە لەگەڵ بکەن. بزوتنەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی غەیرە چەکدار، حرەکەتێکی مەدەنی کە زۆر بە ئاسانی ناکرێ سەرەڕای ئەو هەموو جنایەتانی کە تاستا کۆماری ئیسلامی کردوێتی، بەڵام لەگەڵەوەی کە توندوتیژی دەنوێنێ، بەڵام حرەکەتەکە ئیجازەوەی پێنادا کە بە تەواو مانا بیەوێت قەتڵ و عام بکە، خوێن بڕێژێت و ئەوانەوە خۆی ینی کەوتۆتە وڕێنە سەبارەت بەم حرەکەتە بەدەستیەوە داماوە. نە زەرفەتی ئەوەی هەیە کە جوابی داخوازیەکانی بداتەوە، نەتوانایی ئەوەی هەیە کە سەرکوتی بکە. هەمومان دەزانین ئاگادارینە لە خامنەییەوە هەتا فەرماندەکانی سوپای پاسداران هەر جار ناجارێک دێن و یا هەڕەشە دەکەن و دەڵە کۆتایی بەم حرەکەتە دێنین، یا دەڵەن کۆتایی پێهاتووە. و ئەم ڕێنانە لە چۆوە سەرچاوە دەگرێت؟ ئەم داماوی و سەر لێ شێواویەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی. بڵێ زۆر سپاس. هەروەک بۆ خۆت باست کرد، ئەڵبەتە منیش بە پێویستی دەزانم سەرەتا سەری ڕێز و ناوازی دابنێنم بۆ هەموو ئەو شۆڕەژێرانەی کە شەو و ڕۆژ لە حاڵی گیانبازیدان بۆ گەیشتن بە ئازادی و ڕزگاری، و بەرز ڕادەگرم یادی هەموو گیانبەختکردوانی ئەو شۆڕشە و توولی چەند ساڵی تەمەنی کۆماری ئیسلامی. هاو دەردی خۆم لەگەڵ بنەماڵی گیانبەختکردوان دەردەبەرم و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم. وەکو هەواڵەکان ئەگەر باس بکەین، دیارە هەموو ئاگاداری وردەکاری یا ڕەوتی ڕووداوەکان هەین کەم و زۆر باسی زۆر زەوایەی دەکرێت بکرێت، بەڵام ئەوەی کە تا ئێستا وەکو ئاخرین خۆناغەکان یا ئەم سەردەمەی ڕاپەڕینەکە دەتوانین باسی بکەین، دەتوانین لە چەند زاویەوە. یەکی ئەوەی کە خۆناغێکە ڕاپەڕینەکەی تێدا بەسەردەبا، یەکێک کاردانەوە و دەنگدانەوەکەی لە ئاستی جیهانیدایە، و لایەنێکی دیکەی ماهیەتی خودی ئاخێز و ڕاپەڕینەکەیەکە. هەروەک باست کرد کۆماری ئیسلامی یا ڕژیمی جۆرێک دووچاری دەستەوەستان و سەرلێشەواوی کردووە، تاوجگایی بە ئاستی جیهانی دەگەڕێتەوە بە دەلیلی ماهیەتی ئاخێزەکە. هەروەک پێشتر لە زۆر قسەباسەکاندا لە زۆر زەوایەوە باس کراوە، من ناچمە زۆر ناوردەکاریەوە، بەڵام خودی ماهیەتی ئاخێزەکە و ڕادیکاڵبوونی، ئینسانی بوونی، ئازادی خوازبوونی، دموکرات بوونی کارێکی کردووە کە نەک هەر ناوەندە مرۆڤ دۆست و مافی مرۆڤ و ئازادی خوازەکان لە ئاستی دنیادا، بەڵکو تەنانەت سیاسەتمەدارە دەسەڵاتدارەکان و حکوومەتە زلهێزەکانیشی بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ خۆیدا هاواهەنگ کردوانی. ئەگەر تەزاهوریش بێت، زۆر سادقانەش نەبێت، بەڵام نەیانتوانیوەکە دان بە بەڕەسمی ناسینی ئەو شۆڕەشەدا نەنێن و بە جۆرێک پشگیری لێ نەکەن. ئەمە دەگەڕێتەوە سەر خودی ماهیەتێکە ئاخێزەکە هەیەی. ماهیەتی ئەو ئاخێزە ئەوەی کردووەکە بە دەلیلەوەی هەموو سنوورەکانی مەسەلەی نەتەوە، زمان، مەسهەب، زۆر لە ڕەوتەکانی پێشوو کە شاهدی بووین ئەوانەی بەزاندووە و لە ئاستێکی زۆر هاوپشت، هاوخەبات و یەکڕەنگ و یەکدەنگدا لە پێناو استراتیژیەکی زۆر مشخص کە ئەویش نەمانی کۆماری ئیسلامی و لابردنی ئیرتجاع و کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە هاودەنگ بەرەو پێش دەچێن. سەرەتاکان لە توولی ئەو چەند ساڵەدا بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی ئێمە شایدی زۆر ئاخێز و ڕاپەڕین و مانگرتن و ناڕزایەتی و لە هەموو چین و توێژەکاندا بووین کە زۆریان سنفی بوون، زۆریان بەپێی خۆناغەکان داواکاری جیاواز و جۆرا و جۆریان بووە. بەڵام ئێستا ئەو خۆناغە تێپەڕیوە، داواکاری سەرەکی و نهایی ئەم ئاخێزە نەمانی کۆماری ئیسلامیە، یعنی ئەوەی کە هیچ ئومێدێک بە هیچ شوێ یا بە هیچ تحول و ئاڵوگۆڕێک لەو ڕژیمێدا نییە، و تەنیا ڕێگا چارە نەمان و لابردنی ئەم ڕژیمە و جایگوزینکردنی دەسەڵاتێکی دیکەی کراوە و ئینسانیە لەجێ ئەم ڕژیمە. ئەوەی کە باسی نەمان یا بەئێستا
هەڕەشەوکردن و پێشگرتن بە ئاخێزەکە دامرکانەوەی ئاخێزەکە دەکرێت لایەن دەسەڵاتان و دەسەڵاتداران و بەرپرسانی کۆماری ئیسلامی لەوانە سەلامی و تەنانەت خامنەی و زۆر لە بەرپرسەکانی دیکرد بە جۆرەی جیاواز یا بە هەڕەشە یا بە دەنگۆی شایع پەراکەنی باز لەوە دەکەن کە ئاخێزەکە دامرکاوە یا هەڕەشە دەکەن ئیترە بە ئاخرین ڕۆژی هاتنە سەر شەقامە لە داماویەوەیە ینی لەوەیە کە ئێمە شاهیدی ئەوەی هەر لەم ڕۆژاندا مەجموعەیەک ویدۆشتە هاتوۆتە دەرێ لێ ئەترافاتی خۆیان لە ناوخۆی دەسەڵاتدا کە ئێعتراف بەو داماوی خۆیان دەکەن بەو سەر لە شێوای خۆیان دەکەن هەر ئەو باس و خواست و دەنگوانی کە دەڵێن خەریکە خانەوادە و بنەماڵەکانیان ڕادەگوێزن و بە هەواپەیما دەژێرنەوە بۆ ئەم وڵات و ئەو وڵاتە خۆ ئەگەر هەمووشی واقعی نەبێ بەڵام بەشێکی عینیە یعنی ڕژیم بەدەیلەوەی کە لە شرایطێکدا قەراری گرتووە جۆرێک لەو ئاخێزە تێگەیوەکە شەڕی مانونەمان دەکا بۆ بەرگری لە خۆی و بۆ لانی کەم پاراستنی گیانی هەندێک لە جیرە خۆر و مشەخۆرەکانی کە تا ئێستا خزمەتیان پێ کردووە ئەگەر لە ناچاریش بێ دەبێت بەرگری لە خۆی بکە هێزی خۆی بنوێنێ سەرکوت بکات لەوەی کە کردوێتی زیاتر ئەگەرچی هەتا ئێستاش توانای سەرکوت و داپلۆسین و کشت و کشتاری زیاترەوە هەموو توانەکان ئیسپال نەکردووە بەڵام ئەوەندەی کە لەگەڵ ڕەوتێکی بێچەک ڕەوتێکی مەدەنی ئاخێزێکی مەدەنیدا کردوێتی زۆر زیاتر لە حەد بووە یعنی لە هیچ کوێی دنیا نەبیندراوەتەوە خەڵکێکە بەدەستی خاڵی زۆر مەدەنیانە من تەنانەت جیاوازی ئەم حرەکەتە لە نسبەت حرەکەتەکانی پێشوو لەوەدا دەبینم کە 45 ڕۆژ یا زیاتر لەو حرەکەتە دەگوزارێ هەتا ئێستا کەمترین وێرانی یعنی خەڵک پەنایان نەبردووە بۆ ئاوردانی ئەم ناوەند و ئەم شوێن و خراپکردن و ئەوە نەکردووە بە هەدەف بەڵکە خۆی نەوعی تاکتیکەکان ماندووکردنی هێزەکانی ڕژیم داماوکردنیان لە زۆر جێگەدا زەمینگیرکردنیان هێنانە گۆڕەی تاکتیکی نوێ تەنیا بۆ سەر لێشەواندنیان ینی ئەوانە نەوعیەتێکن لە شێوەی ئەم ڕاپەڕینە کە مەجای حتا بە خودی ڕژیم نەداوە زۆر زوو هەموو توانا و کارتەکانی خۆی بۆ سەرکوت بەکاربێنێ هەر بۆیە ئەمە یەکێک لە حوسنە بەرجەستەکانی ئەم ڕەوتەیە کە تا ئێستا بە شێوەیەکی مەدەنی ئیدامەی بەم ئاخێزداوە بە باوەڕی من یەکێک لە تەزمینەکان و گەرانتیەکانی درێژی کێشانیشی هەتا ئێرەی هەر ئەو مەدەنی بوونەی بووە خۆپاراستن لە بەرەو ڕووبوونەوەیەکی زودڕەسی نابەرابەر بەبێ ئەوەی کە فعلەن هێزەکانی ڕژیم گەیشتێتن بەو جێگایی کە تووشی ڕیزش و دابڕان و ماندووبوون و سەرێشەواوی زیاتر بکەن نەچوونە ئەو ئاستەوە نەچوونە ئەو ڕووبەڕووبوونەوەیە بەڵکە بە تاکتیکای جۆرا و جۆر بە کۆڕ و کۆبوونەوە و ناڕزایەتی لە هەموو مەحوەرەکان لە هەموو گەڕەکەکان بە شێوەی متەمەرکز لە شوێنێک نییە هەر ئەوە کاری سەرکوتی مشکل کردووە ڕژیمی دووچاری جۆرێ سەرشێواوی و داماوی کردووەوە ئەوە یەکێک لە بەرجەستەجەکانی ئەو ڕاپەڕینەیە لەگەڵ ئەوەشدا بێگومان ئاستەنگ و مەترسی و خەتەراتێکی حتمەن لە گۆڕەدایە کە ڕەنگە ئەگەر بەڵێ هەڵەکەین سەر ئەو باسی ئاستەنگ و دەرفەتەکانیش دەکەین زۆر سپاس هەمومان دەزانین کە ئەم ئاخێزە زۆر دەرفەتی خوڵقاندووە زۆر دەرفەتی لە بەردەمدایەوە زۆر بواریشەوە هەڕەشەی لەسرە ئێمە دەتوانین بڵێن یەکێک لە تەنانەت دەستکەوتیشی بۆ هەر هەتا ئێستا هەمومان دەزانین لە دوای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی کە ئەوە چواردەیە زیاتری بەسەردا هاتووە و ئەنواع و ئەقسام ڕووبەڕووبوونەوە و ئاخێز و مانگرتنەوە ڕۆگەی و ئاماژەتان پێکرد لە ئاستی ئێراندا لەلایەن خەڵکەوە ڕووی داوە بەڵام یەکگرتوویەکی کە ئەم ئاخێزە جەماوەری ئەم جارە لەگەڵ خۆی هێناوە بێوێنە بووە ئەگەر تا ئێستا دەسەڵاتە جۆرا و جۆرەکان لە ئێراندا هەمیشە مەترسی ئەوەیان بە گوێی خەڵکا داوەکە کە مەنەتەوەیەکان لە ئاستی ئێراندا مەترسین وڵات دابەش دەکەن ئەو جوڵانەوانەی کە لەو شوێنانەدا هەیە بەرەندا تەزیە تەڵەبن دەتوانن مەترسی بن بۆ سەر وڵات لەگەڵ ئەوەی کە هەمومان دەزانین ئەمانە غەیرە واقعین ئەو ناوچانە بە شێوەیەکی عەمد و بەرنامەدا ڕێژرا و سیستماتیک چ لە بواری ئابووریەوە چ لە باری سیاسی و کۆمەڵایەتیەوە دواکەوتوو ڕاگیراون و ئەگەر داخوازیەک هەیە ئەگە جوڵانەوەیەک هەیە بەرهەقە ڕەوایە و داوای مافی خۆیان دەکەن
ئەم حرەکەتە ینی بۆتە هەڵقەی پەیوەندی هەموو ئەو بزوتنەوانە لە ئاستی ئێراندا. هەر ئەو دروشمانێکە لە کوردستان دەدرێ، لە بەلوچستان دەدرێ، لە سەرتاسەری ئێران دەدرێ، لە تاران دەدرێ، لە زانکۆکان دەدرێ و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش دەدرێ. ئەمە ئەم دەستکەوتە و ئەم تایبەتمەندیەی ئەم جارەی ئەم شۆڕشە لە ڕوانگەی ئێوەوە چییەوە؟ ئەو دەرفەتە ئەم پرسیارێکە بۆ هەردووکتان سەرەتا هاوڕێ ئەحمەد وەڵام بداتەوە. ئەو دەرفەتانەی کە لە بەردەم بزوتنەوەکەدان بۆ داهاتوو دەتوانێت یارمەتی دەربێت بۆ درێژە کێشانی بۆ زیاتر جەماوەری بوونەوەی و بە ئامانجگەیشتنی کامانن و دەتوانێت چی بێت و ئەو مەترسیانەی کە هەڕەشەی لێ دەکات. کاک ئەحمەد فەرموو. بڵێ دەزانی کولەن لە تەوزیحەکانی جەنابیشت و هاوڕێکەریمیشدا وەختی قسەتان کرد باسی ئەوە کرا کە مەترسیەکانی چن و ئەو خاڵانەی کە ئومێدن چن. واقعیەتی ئەو جوڵانەوەیە، ئەو شۆڕشە یا کێشەکانی کە ساڵەها بەدەستیەوە گرفتار بووین ئەوە بوو کە هەمومان دەزانین 43 ساڵی ڕەبەقە خەڵکی کوردستان لە مقابل ئەو ڕژیمەدا سەرسەختانە مقاومەت دەکات. ئەوە بەو مەعنایە بڵێم باقی خەڵکی دیکە لە ئێران خەباتی نەکرۆ مبارزەی نەکردووە، ئەوانیش هەمویان بەردەوام لە بەقابلی داڕاوەستاون چونکی زوڵم و جنایەتەکانی ئەو ڕژیمە بەسەر هەموانەوە بووە. بەڵام واقعیت ئەوەیە خەڵکی کوردستان نەیتوانی واتە ئەو جارە هەموو خەڵکانی باقی ئێران بەو قەنەعەتە بگەێنێ کە ئەم ڕاوەستان و مقاومەتە بەرهەقە. یا هیچ نەبێ دەتوانم بڵێم دوژمن توانی بووی ئەوە بە جۆرێک لە جۆرەکان تەسبیت بکە یان زۆر کەس بە قەناعەت بگەێنێ کە هەر ئەو جۆرەی تۆ بتت ئەوە خەڵکی کوردستان دەیانەوێت وڵات بشێوێنن، دەیانەوێت ئاوا بکەن و ئاوا بڕۆن. بەڵام ئێستا ئیتر ئەوە بۆ هەموو کەس ئاشکرایە، بۆ هەموو کەس ڕوونە کە ئەو مبارزە و خۆراگرەی خەڵکی کوردستان بە دژی ئەو ڕژیمە هارو سەرکوتگەرە واقعی بووە و قابلی پشتیوانیە. هەر بۆیە هەموو خەڵکی ئێران ئێستا بە دوای ئەو جنایەتەی کە جمهوری ئیسلامی مرتەکیبی بوو و خەڵکی کوردستان دەستیاندایە مقاومەت و دەستیاندایە خۆپیشاندان و مانگرتن، هەموو خەڵکی ئێران بە هاواریەوە هاتن زۆر زوو و ئەوە دەتوانێت بڵین خاڵێکی یەکجار گرینگی بەسەرکەوتنگاندنی ئەو شۆڕشەیە. بەسەرکەوتنیش دەگا بە بڕوای من هەر بەو دلیلەی کە یەکەم بەرهەقە، دووهەم خاست و داخواز و شعارەکانی لە جگای خۆیەتی، سێوەم لە هەموو جێگایەکە. ئەمن قسەم ئەوە نییە کە مەسەلەن پێم وابێ کەس نەماوە بەو شۆڕشە ملحەق بێ. با هێشتا زۆر چین و توێش، هێستا زۆر شوێنی گرنگ ماوە کە دەبێت بێ ئەو جونبشە تەقویەت کا و پەیوەست بێ. ئەوە هیوادارم لە زووترین کاتەکان و وەختەکاندا بە هاواریەوە بێ و ئەو جونبشە وا لێ بکا کە نەمانی جمهوری ئیسلامی مسەوگەر کا و سەرکەوتنی خەڵک 100% بێ. لەوە دڵنیاین کە تازە بۆ دواوە نایەتەوە، بەڵام هیوادارین کە هەرچی زووتر بە یەکدەنگی، بە هەمەگیربوونی، بە هاوئاهەنگی زیاتر، بە پەیوەستبوونی باقی چوین و توێژەکانی دیکە بەو جونبشەوە ئەوەی کە ئەو شۆڕشە لە هەموو جێگایەک بێ، لە هەموو خەیابان و لە هەموو شارێک بێ. خۆراستە کەم شار هەیە دەتوان بڵم هیچ شوێنیە نەقشی نەبێت تێیدا، بەڵام نەقشی هەموو شوێنەکان بە قەدرایەک نییە. ئەگەر ئەوە وای لێ بێ
ئەگەر لە هەموو شوێنەکان هەموو خەڵک بە تێگڕا بتوانێت ینی بێمەلحەق بێ بەو شۆڕشەوە دەستی جمهوری ئیسلامی قەتحەن لە دواوە دەبەستەوە ناتوانێت هیچ کارێک بکە زەمینگیرتری دەکا هەموو هەڕەشەکانی هەتا ئێستای ئەو ڕژیمە ئەوە نیشان دەدا کە ئەو شۆڕشە بەهێزە ئەوەی کە زەمینگیری کردووە ئەوەی کە خستوێت یا درۆ و دەلەسە و پیلانجێری ئەوە هەموو نیشانەی بەهێزبوونی ئەو شۆڕشەیە ئەوەی کە هەڕەشە دەکەن هاوڕێکەریمیش تەوزیعیدا ئەو هەڕەشانە هەمووی لە بێدەسەڵاتیانە بەڕاستی آخر چیان نەکردووە مەسەرەن خۆ ئەو ڕژیمە لەوەتای هەیە هەڕەشە دەکا و دەگورێ و دەکوژێ و دەبڕێ بەڵام هەرچی هەڕەشەکانی هەرچی جنایەتەکانی گەورەتر دەبێ دەی ئەویش ینی خەڵک زیاتر لێی تووڕە دەبن و زیاتر لێ دێنە مەیدان قسێکی مەشهور هەیە کە دانیشمەندانی من لە کتێبی دانیشمەندانی گەورەدا خوێندومەتەوە دەڵێ ئەگەر لە مەیدانی شەڕ ینی لە مقابل کەسێکدا کە لە مقابلتدا چەکدارە گولەکەت لە هەدەفدا سەرکەوتنت مسەوگەرە بەڵام لە خەیابان ئەگەر گولەکەت وە خەڵککەوێ شکست مسەوگەرە ئەوەی ئەو ئێستا دەیبینین 100% وایە لە مقابل جمهوری ئیسلامیدا خەڵکێکی حەقخواست بێچەک بەدەستی خاڵی داوای مافی ڕەوای خۆیان دەکەن بەڵام ئەو جیالەوەی دایانگرێت جیالەوەی بە سەدانی گرتووە بە هەزارانی گرتووە بە سەدانی کوشتووە هەموو ئەو جور مجنایەتانە دەکا بەڵام واقعەت ئەوەیە کە ناتوانێت نەڕوعی خەڵکدا بەزێنێ و بەردەوامیش لە پاشەکشەیە ینی پاشەکشەکە چییە ئەوەی کە ئێستا تەوتەئە دەکات تەقینەوە دەکات لە شوێنان بۆی کە وا نیشاندا کە ینی خەڵک ترسێنێ بەوە احترافی خەڵک سەرەو بن دەکاتەوە و وا پیشان دەکە گوایە ئەوەی کە خەڵک کوژراونەوە ئەو نەی کوشتون خەڵکی دیکە کوشتونی کە هەموو فشۆت چی پێ دەڵێن بە کامپیوتەر ئەوانە دروست کراوە ینی یەک واقعیەتە کەلیمەکەم لەبیر چۆوەوە هەموو ئەوانە ئەوە نیشان دەدا کە ئەو ڕژیمە زۆر زەبوونە زۆر ناتەوانە لە مەقابل خۆراگەری و بوێری ئەو کچوکڕانەی کە لە خەیابانن و لە لایەکی دیکەش ئەو هێزانەی ئەو ڕژیمە هەمووی یەکدەست نییە هەموو یەکدەست نییە منزورم ئەوەیە بەشێکی زۆریان ئەوە دەزانن کە وەختی شا ڕووخاو هەڵات بۆ خۆی و دار و دەستەی نزیکی خۆی دەرباز بوو بەڵام خەڵکی دیکە و سەرباز و ئەفزەر و نازانم ئەو هێزانەی هەمووی لێران خاریز نەکرد بۆی ئەو هێزانە دەزانن ینی چاوێن لە دوڕۆژی خۆیان هەیە ئەو احتیاتە دەکەن و دەبێ بیکەن هەر بۆیە من دڵنیام کە لە زۆر شوێن هێزەکانی جواب نادەنەوە بەشێک لەو هێزانە چونکی مەسەلەکە ئەوە نییە هێزێک هەستاوێ بەرامبەریان گروهێک هەستاوێ تاقمێک هەستاوێ هەموو خەڵک هەستاوە ئەو خەڵکەش لە وڵاتە کە ئەگەر سەربازە ئەگەر گروبانە ئەگە هەر کارەیەکەیە لەو کۆمەلگایە هەڵقڵاوە و ئەوە کەسوکاری ئەو خەڵکەیە ئەنی قابلە یەکێک جیرانی یەکێک ئامۆزایەتی یەکێک پورزایەتی ئەنی دەکرێت ئاوا ئیجازە بە خۆی بدا ینی ئەوە حساب نەکە ئەو خەڵکانە بکوژن لەبەرەوە من هیوادارم ینی دڵم ڕوونە بەوەی کە ئەو جون بشە بەو عەزەمەتەی کە ئێستا لە گۆڕەیە هەم دوژمن ناتەوانتر دەکا هەم هێزەکانی سەر لێ شێواوتر و دڵسارتر دەکا و هەم ئەو دوا ڕۆژانە بۆ خۆیان دەخوێننەوە ئاسۆی چڕون دەبینم بۆ بەرەو پێش چوون و سەرکەوتنی بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەحمەد هاوڕێ کەریم پرسیارەکە تێکرارکەمەوە یا لە بیرت ماوارە ئەو پێویست ناکات ئەگەر چون دەزانم حتمما وەختەکەی جات ناکات زۆر بەوردی بەڵام لە ئیزافەی قسەکانی کاک ئەحمەددا چەند خاڵێک لەسەر دەرفەتەکان ئەگەر ئاماژە بکەم
یەکێک لە سەرشترین ئەو دەرفەتانەی کە بە باوەڕی من دەکرێت وەکو خاڵی پۆزیتیڤ یا سەرشترین خاڵی شاری پێ بکرێت ئەوەیە کە شۆڕشێکە بە ناوی ژینا دەستی پێکرد، شۆڕشی کوردستانی، شۆڕشی هەقخوازانەی کوردستانی بە ئەندازەی 40 ساڵی ڕابردوو کە دەکرا لە تەریق لۆبیگەریەوە بە دنیا بناسەنێ ناساندی و شاید زیاتریش. ئەمە خۆی دەرفەتێکە، یعنی ڕواڵەتێکی لە شۆڕشی واقعی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە چەند ساڵە لە سەرەتای هاتە سەرکاری ڕێژیمی کۆماری ئیسلامیەوە ئەم شۆڕشە بەردەوامە، حرەکەتێکی بزوتنەوەیشی شۆڕژێرانەیە، بەڵام بە جۆری جیاواز خەدشەدار دەکرا، ناشرین بە دنیای دەرەوە نیشانەدراوە تەنانەت بە نەتەوە و دانیشتوانی جیاوازی ئێرانیش. بەڵام ئەم حرەکەتە شۆڕشێکە بە ناوی ژینا یا ژینا بۆتە ڕەمزی شۆڕشەکە ئەو کارەی کرد، یعنی شۆڕشی ڕواڵەتی واقعی شۆڕشی هەقخوازانی خەڵکی کوردستانی بە دنیا و بە ئێرانیش ناساند. ئەمە دەرفەتێکی وەکو دەرفەت وەکو خاڵی پۆزیتیڤ کە دەتوانێت ئەم شۆڕشە بەهێز بکە و تەزمینی بکەوە گارانتی بێت. یەکێک لە دەرفەتەکانی دیکە ئەوەیە کە ئەو هاوسۆزی و هاوپشتی و هاوخەباتیەی کە بۆ ئەم حرەکەتە دروست بووە چ لە ناو ئێراندا لە ناو نەتەوە و مەسهەب و ئاین و زمانە جیاوازەکاندا چ لە ئاستی دنیای دەرەوەدا دروست بووە و حتا لە ناو هەروکو پێشتر باسم کرد زلهێزەکانیشدا وەکو ئەمریکا و وڵاتە ئەوروپایەکان کە بە پێی سروشتی خۆیان لە زۆربەی هەرە زۆری حرەکەتی هەموو وڵاتەکاندا تا ئەو جێگایی کە بتوانن بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان، زاڵکردنی هێژمونی خۆیان، جێپێکردنەوەی خۆیان دەخالەت دەکەن کە دەخالەتەکانیان تەبیعەتەن لە زۆر مواردە شاید لە 90% سازەندەنین، مخەربن و بە زیانی خودی شۆڕشی وڵاتەکان دەشکێنەوە. ئەم هاوپشتی و هاوسۆزیە ماهیەتی ئەو حرەکەتە وای کردووەکە سەرڕای ئەوەی کە تەنانەت ئەو وڵاتانشی بێ هەڵوێز نەکردووە و هاتوۆتە پشتی بە جۆری لە جۆرەکان، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئیجازەی دەخالەتی ڕاستە و خۆ بە ئاشکرایی بە هیچ یەک لە زلهێزەکان نەداوە. یعنی ما ئەوە دەگەڕێتەوە سەر ماهیەتی حەقخوازانەی، ماهیەتێکی دموکراتی، ماهیەتێکی ئینسانی ئەو حرەکەتە کە ئێستا لە ئارادایە. ئەگەرچی خۆ وڵاتانە دانەنیشتون دەستەوەستان نین بە دوای بەرژەوەندی خوانەوە هەن و تەنانەت نیگەرانیشن، بۆیە هەتا ئێستاشی دەگەڵ بێت بە جۆرێک لە سات و سەودا و دانیشتن و ئەوەی ژێربەژێر و ئاشکرا لەگەڵ کۆماری ئیسلامیدان و مانەوەی کۆماری ئیسلامیان لەم شەرایطەدا بەنەفعترا هەتا ئەوەی کە یەک دەفعە پاڵپشتی ئەو حرەکەتە بن و کۆماری ئیسلامی لەناو بچێت. بۆیە ئەمە ئەم شۆڕشەیە، ماهیەت و هۆویەتی ئەم شۆڕشەیە کە نەیهێشتووە ئەو وڵاتانە تەنانەت جورئەتی دەخالەتی ڕاستەوخۆ لە ئەم حرەکەتەدا بکەن. ئەوە بۆ خۆی دەرفەتە بۆ ئەوەی کە خەڵک بۆ خۆی دەتوانێت ئاراستەی حرەکەتەکەی بکات، بۆ خۆی دەتوانێت لەسەر چۆنیەتی بەرەو پێشبردنی حرەکەتەکەی و بەسەرکەوتنگانی تەسمیم بگرێت، بۆ خۆی دەتوانێت تاکتیک و توانایەکانی خۆی لە شوێنی خۆیدا بەکار بێنێت کە بتوانێت لە خزمەت بەسەرکەوتنگەاندن و ڕوخانی ئەم ڕژیمەدا بێت. ئەمانە دەرفەتن. دەرفەتێکی دیکە ئەوەیە کە هاوپشتی و هاوسۆزیەکی کەموێنە لە بینی خەڵکی کوردستان و نەتەوەکانی دیکەی ئێران و حرەکەتێکی سەرتاسەری لەناو ئێرانە دروست بووە کە ئەوە دەرفەتە بۆ هەم شۆڕشی ئێران و هەم شۆڕشێکە لە کوردستاندا لە ئارادا بووە. ئەمە هەتا ئێستا زۆر دەتوان بڵام خۆشبەختانە زۆر بە وردبینیەوە پارێزراوە، ئەم هاوپشتیە پارێزراوە وەکو بیلبیلەی چاو دەستیان پێوەگرتووە و هیوادارم کە دەستێوەردانی لایەنی نامەسئول بە جۆری لێدوانی نامەسئولانە ئەم لەتمە لەم هاوپشتی و هاوخەباتیە نەدرێەوە پشتگیری ئەم هاوخەباتیە بکرێن، ئەم هاوخەباتیە پتەوتر بکرێت کە ئەوە دەتوانێت تەزمین و گارانتی بەسەرکەوتنگاندن و کورتکردنەوەی تەنانەت ماوەی شۆڕشەکەش بکات. من گومانم لەوەدانیە کە ئەم شۆڕشە چۆتە خۆناغێکی سەرنوشت سازەوە و ناگەڕێتەوە بەرەو دووە، بەڵکە ڕوخانی کۆماری ئیسلامی دو ئەنجامەکەیەتی. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا بەداخەوەم هەتا ئێستا هەموو کۆمەڵانی خەڵک
لە هەموو توێژەکاندا نەهاتوونە ناو ئەو جەماوەرە نەهاتون پەیوەست بەم حرەکەتە ئەوەی کە دەیبینین توێژێکی جوانن و ئەگەر چین و توێژەکانی دیکە لایەنەکانی دیکە پشتگیری نەکەن نێنە پشتی ئیمکانی سەرکوت و زیانباربوونی و تەلەفاتی زۆری ئەم حرەکەتانە هەیە کە ئەوانە مەترسین لەسەری یا ئەو دەرفەتانە کەمتر دەکاتەوە. من نوکتەیەش کە ئیشارە بکەم وەکو هۆویەت یا لانیکەم گوڵی سەرتۆپی ئەم حرەکەتە ئەوەی کە ئێستا دەیانبینی بە زۆری ژنانن لەلایەک و لەلایەوە خوێندکارانن لە هەموو ئاستەکاندا. ئەو دوو بەش بوون کە لە سەرەتای هاتنە سەرکاری دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە ئەوەڵی ڕۆژەکان و ئەوەڵی مانگەکاندا ژن بوو کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەر بە ئیجباریکردنی مەخنەعە و داپۆشینی و ناردنەوە ناوماڵ و لە کار دوورخستنەوە و لە کۆمەلگا دوورخستنەوە هێرشی کردە سەر ژن کە نیوەی کۆمەلگا بوو. وەک حرەکەتی دووەمی تعتیلکردنی تەنانەت دانیشگاکان بوو بۆ ئەوەی کە لە ماوەیەکی دیاریکرادا بۆ خۆی ئەو جۆری کە دەیەوێت بەپێی ئیدۆلۆژی و بیر و باوەڕ و ویستی خۆی سیستمی پەروەردە و بارهێنان دابڕێژێتەوە جا ئەو دەم مەجاریدا دانیشگاکان بکرێتەوە. بەڵام ئێستا دوای چلی و چەند ساڵ کارکردن و هێرشکردنە سەر ئەم دوو جیلە ئێستا ئەو دوو جیلەن کە یاغیترین جیلەکانن بە جورئەترین و بە جەربەزترین جیلەکان کە لە ئاست ئەو ڕژیمەدا وەستاونەتەوە. بۆیە من پێم وایە جێی خۆیەتی کە دەبێت لە هەموو چین و توێژەکانی دیکە بەو پەڕی جەسارەتەوە بچنە پشتیان و پشتیوانیان لێ بکەن و هەوڵ بدەن کە ئەم ورە و جەربەزەیە هەروە بەگەشە و ڕوو لە پێش بێت نێڵن کە ڕژیم دەرفەت لە جیایی چین و توێژەکان لە ناو ئەو حرەکەتدا بێنێت. من یەک شت نیگەرانم دەکا ئەویش ئەوەیە کە لە ناو خودی خوێندکارەکاندا ڕژیم ئامرازێک کە ئێستا پەنای بۆ بردووە ئەوەیە لە بەرامبەر خوێندکارە ناڕازیەکاندا لە زۆر حرەکەتەکاندا ئێمە لە ویدۆکاندا لەو گزارشانی کە پێمان دەگا دەیبینین توێژێکی کە دەیکات بەرابەر و تەقابولیان لەگەڵ دەکات لەگەڵ خوێندکارانی ناڕازی خودی بەشێک لە خوێندکارانن بە ناوی خوێندکارانی بەسیج کە ئەوە نمونەیەکە لەوەی کە ئەگەر ئەوە بە مەعیار بگرین ڕەنگە لە بین جۆریەتی زمانەکاندا جۆریەتی نەتەوەکاندا جۆریەتی مەزابەکاندا هەمیشە ڕژیم لە هەوڵی ئەوەدایە کە ناکۆچی و دووبەرێکی بخاتە بینی ئەو جیلانەوە ئەو توێژانەوە بۆی کە لانی کەم جۆرێک لە شەڕی ناوخۆیی جۆرێک ئاڵۆزی و تەزعیفکردنی ئەو حرەکەتە لەو تەریقانەوە یەکێک لە کارتەکان یا لە ئامرازەکانە کە من لێ نیگەرانم بۆیە دەبێت لە ئاستەوە ئەوەندی کە بکرێت هوشیاری بدرێت و تەزەکر بدرێت ئاگاگەری بکرێت کە لەوانە خۆ پارێت. بەڵێ ئێمە هەمومان دەزانین کە کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی هەوڵی داوە کە واقعان ئەم مەسەلەیە ئیلقا بکات کە پێگەی لە نێو کۆمەلگادا هەیە و بەشی زۆری جوانانی نێو مەدرسەکان خوێندکاران و تەنانەت خەڵکی ئاسایی نێو کۆمەلگا سەر بە بەسیزن ئەوانە سەر بە ڕژیمن ئەوە هەوڵی داوە خۆ ئەو کارە بکە. بەڵام هەمومان دەزانین سەرڕای هەموو ئەو تەبلیغاتی کە تا ئێستا کردوێتی هەزینەیەکی کە کردوێتی ئەو هەموو ڕێکخراوە جۆرا و جۆرەیەکی بە ئەنواع و ئەقسامی نێو کە لە کۆمەلگادا سازمانی داون بۆ ئەوەی کە بتوانێت ئەم سیاسەتە جێ بخات بەڵام ناموەفەق بووە. بۆیە بە بڕوای من ئەمە زۆر جێی مەترسی نیە وەک هۆشداریدان جێی خۆیەتی هۆشداری بدرێ. بەڵام ئێمە دەزانین ئەمە 40 ساڵ 45 ساڵە ئەو ڕژیمە خەریکە ئەمە جێ دەخا بەڵام بۆی جێ نەکەوتووەوە لەمە بۆ دارشەوە موفق نابێت لەو زمینەیەدا. کاک ئەحمەد هەمومان دەزانین کە ئەم بزوتنەوەیە دەبێت بەردەوام بێت زیاتر پەرەپستێنێت و بە شێوەیەکی پانوبەرینتر خۆی دەرخات و بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بێتە مەیدان. تا ئێستا لە قسەکانی ئێوەشدا بوو کە هەموو چین و توێژەکان پێوەی پەیوەست نەبوون و تا ئەو جێگایی کە ئێمە پشتی لێ بکەینەوە ئارخەیان بین ئەم بزوتنەوەیە جەماوەری نەبووتەوە. ئەو سیاست و تاکتیکانە چین کە دەبێت بگیرێنە بەر بۆ ئەوەی کە خزمەت بەم ئامانجە بکات هەم درێژەی خەبات و خۆراگریەکە شۆڕشە جەماوەریەکە هەم زەمانەتکردنی ئەوەی کە دەستکەوتی دەبێت و هەم پێش بە ئەوە بگرێت کە ڕژیم مەجای بۆ بکرێتەوە سەرکوتی بکات.
هەر ئەوانەیە کە تا ئێستا گوتمان واقعیت ئەوەیە کە هەمومان لەسەر ئەو باوەڕین کە ئەو دەوڵەتە هەر لە ئەوەڵی دامەزانیەوە کە فێڵ و کەڵەکەیەکێک لە شەگردەکانی بووە ئێستێ پتری کردووە و پەرەیستاندووە هەر وەختێک تینی زیاتر بۆ دێ ئەویش دەکەوێتە خۆی و لەو تەرفەندانە زیاتر بەکاردێنێ ئەوەی کە ئەوانەشی ناسراوە ئەو ڕژیمە یعنی من بە بڕوای خۆم پێم وانە هیچ شتێکی دەجان تا داما بێ بۆی کە خەڵکی پێفەریودا ئەوەی کە هەتا ئێستانە هاتۆتە مەیدان لەبەر دوودڵی نییە کە پێی وابێ ئەو ڕژیمە لەوانەیە خاصیەتێکی باشی تێدا بێ ئەو ڕژیمە بۆ لە ئاستی ئێران و هەموو دنیا منفورە ڕژیمێکە کە بەناهەق چلو ئەوەندە ساڵەیە بەسەر خەڵکی ئازادی خوازی ئێراندا حکوومەت دەکات بەسەر ژنانی ئازادی خواز جوانان گەورە و چکۆلەی ئەو وڵاتە هەمووی زیندانی کردووە و داپەڵۆسیوە نەحەقیەکەی لە کەس شادراوە نییە بۆیە ئەوە یەک واقعیەتە کە ئەمە نیگەرانمان ناکات لەوە دڵخۆشمان دەکات بۆی کە ئەو واقعیەتە هەمەگیر بووە و چەسپاوە و گەیشتۆتە جێگای خۆی بەڵام خۆ باتەوە جۆ بۆی کە ئەو لە فێڵ و کەڵەکە ڕناوەستێ بەردەوام دەکوژێ دەگرێ ڕەشە دەکا هەموو ئەوانە خوبمان ئەوانەشی کارساز نەبووە خەڵکی نەترساندووە نەیتوانیوە خەڵک بنێرێتەوە بۆ ماڵە خۆی نەیتوانیوە ڕێگا بگرێت لەوەی کە خەڵک پتری پێ پەیوەست بێت بەڵام بێگومان ئەو هێزێکی یەکجار سەرکوتگەر و دڕندەی هەیە کە هەموو کارێکی پێ دەکا یعنی ئاخرین جنایەتەکانیشی حتمەن دەست پێ دەکا بەڵام کەماکان ئەوە ورە و خۆراگری خەڵکەوە پەیوەستبوونی ئەو بەشە لە خەڵکە کە هەتا ئێستا پەیوەست نەبووە بەو جنبشەوە دەتوانێت زەمانەت بێەوە ئەوە مسەوگەر کە ڕژیم نەتوانێت جنایەتی زۆرتر بکە کە ڕژیم نەتوانێت خەڵک ترسێنێ ڕێگری بێ لەوەی کە خەڵک پتر بەو شۆڕشە پەیوەست بێت ئەو شۆڕشە هەرچی متەمەدنانەتر وەکو ئێستا بچێتە پێشەوە بەو شعارانەی کە ڕەوا و ڕادیکاڵن بەو ئارامی و بوێریەی کە لە ئارادایە بچێتە پێشەوە و ڕێگا خۆشکەرە بۆی کە باقی خەڵکی دیکەش پەیوەست بن و پەیوەستبوونی ئەو خەڵکە من ناڵم هەر لە سپینە و دوو سپینێدا بەڵام لە درێژایی خۆیدا سەر دەکەوێت وە کۆماری ئیسلامی دەخاتە زبڵدانی تاریخەوە بۆیە من ڕاستیەکەی ناتوانم لێرە بەو ڕەهبەرانە یا بەو ئینسانانەی کە ئەو مقاومەت و بەرخۆدان و شۆڕشان سازمان داوە بڵێم وا بڕۆن وا بکەن ئەوان لە من چاکتر دەزانن دەبێت چ بکەن ئەوەی کە تا ئێستا کردویانە هەمووی لە جێگای خۆی بووە هەموو تاکتیک و ڕەوش و شێوەکارانەی کە گرتویانەتە بەر پوچەڵکردنەوەی پیلانەکانی دوژمن ماندووکردنی دوشمن ڕیزش بە دوشمن دڵسارکردنەوە و بە چۆکداهێنانی دوشمن خب ئەوانە هەموو ئەو شتە باشانن و ئەو شتانن کە تەزمینی دەکا کە شۆڕشەکە بەرەو پێش بچێت من فقط دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم کە هەمەگیرتر بێ و دەستخۆشی لەوان دەکەم کە لە خەیابان و بەردەوام ناڕەزاتەکەی دامەدەن و داواش دەکەم لەو خەڵکانەی کە هەتا ئێستا پەیوەست نەبوون و نهاتون بە هەواریەوە تعجیل بکەن تاخیر نەکەن لەوە زیاتر چونکی ئەو شۆڕشە فقط ئەوە خاڵی لە گرەی ئەوەدایەکە گەورەتر و هەمەگیرتر و بەردەوام بێ بۆی سەرکەوێت. هاوڕە کەریم هەمومان دەزانین کە
دەور و نەخشی چینی کرێکار لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا دەور و نەخشێکی کلیدیە. لە شۆڕشی ساڵی 1950دا هەروەک خوێندومانەتەوە باس کراوە تا کرێکارانی شیرکەتی نەوت ناتنە مەیدانەوە بەریان بە هەناردەکردنی نەوت نەگرت و گەروی ڕژیمی شایان نەگوشی ئەم ڕژیمە نەڕوخە. چینی کرێکار ئەلم قۆناغەدا هەڵوێستی چۆن بووە نیسبەت بەم ئاخێزە و چه چاوەڕوانیەکی لێ دەکرێت بە دەبەرچاوگرتنی ئەو گرنگیەی کە هەیەی بزوتنەوەی کرێکاری هەمومان دەزانین. گومان لەوەدانیە کە دەور و نەخشی چینی کرێکار لە حرەکەتێکی ئاوە جەماوەریدا هەروەک لە تەجروبەکانی پێشوودا چ لە ئێران چ لە وڵاتەکانی دیکە و انقلابەکانی دیکەدا زۆر کارساز و چارەسازە. ئەوەی کە تا ئێرە بە ئەم حرەکەتە دەگەڕێتەوە بزوتنەوەی کرێکاری دەتوانین بڵێن بێتفاوت نەبووە. ئەمە یەکێک لە نوکتە پۆزیتیڤەکان یا نوکتە قووەتەکانە لەگەڵ ئەوەی کە بزوتنەوەی کرێکاری بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی هیچ کات بێ حرەکەت نەبووە. یعنی ئێمە لە توولی چل و چەند ساڵی ڕابردووی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئەوەی کە ڕۆژانە شاهیدی بوو بێتین ئەوە بووە کە هیچ ڕۆژێک نەبووە لە گۆشە و کەنار و لە شوێنی جۆرا و جۆری ناوەندی کرێکاری شوێنی کاردا شاهیدی ناڕزایەتی و تەحەسن و مانگرتنی کرێکاری نەبوو بێتی. ئیتر لە بەڕێژەی جیاواز لە ئاستی بەرفراوان و مەحدوددا. ئەوە نیشان دەدا کە بزوتنەوەی کرێکاری لە ئێران بزوتنەوەیشی حەی و حازر و زیندووە. بەڵام لە عینی حاڵدا بزوتنەوەی کرێکاری بە دەلیلی هەروەکو باسکرا نەخشی کلیلیە کە دەتوانی بیبێ و لەگەڵ ئەوەدا شارەجی حیاتی ژیانی کۆمەلگایەک لەدەست ئەودایە. یعنی بەو نیسبەتە مەسئولیەتی سەرشانیشی سەنگینترە. بەو پێیە بەپێی ئەو مەسئولیەتی کە لە سەرشانیەتی من تەسەوری من ئەوەیە کە دەبێت زۆر زیاتر لە هەموو چین و تەژەکانی دیکەش بە دەقیقتر حرەکەتی خۆی دەور و نەخشی خۆی لەم حرەکەتەدا جێبخات یا مۆچی خۆی لەسەر ئەم حرەکەتە دابنێت. هەر بۆیە ئێمە لە ڕابردوودا شاهیدی زۆر ئاخێز و حرەکەتی جۆرا و جۆر بووین، ناڕزایەتی جەماوەری زۆر بەرفراوان بووین. بە ئەترافی یەکێک لە هەڵسەنگاندن گزارشەکانی خودی ناوەندی ڕژیم باسیەوە دەکات. من ئەمڕۆ شتێکم بینی دەڵێ ئاخێزی 96 کەمتر لە 98 بوو، بەڵام 98 بەشدار بووان ڕێژەی خەڵکی هاتنە سەر شەقام زیاترە لە ئەو حرەکەتێکی ئێستا هەیە. من دەڵام ئەگەر ئەوە زۆر واقعیش نەبێ، بەڵام زۆر دوور لە واقعی نییە، چون ئەو ڕێژەیەکی ئێستا لەسەر خیابانە ئەو ڕێژەیەکی ئێمە دیان بین لە نەڕزایەتەکاندا دەرسەدێکی زۆر کەم لە جەماوەری ئێران نیشان دەدا. یەکێک لەو هۆکارانەی کە تا ئێستا ئەگەرچی ناوەندی کرێکاریەکان دیتمان هەم مانگرتنیان کرد لە پترۆشیمی لە ناوەندە نەوتیەکان تا ڕادەیەک، بەڵام بە شێوەیەکی گوستەردە و گشتگیر نەبوو و لەگەڵ ئەوەشدا هەتا کرێکارانی حوتەپە بە شێوازی جۆرا و جۆر پشتیوانیان دەربڕیەوە لەم ئاخێزە. ئەوە نیشانی بێتفاوت نەبوونیانە، نیشانەوەیە کە ڕەوتە ڕووداوەکان تاقیب دەکەن. بەڵام تەجروبەی جاران، تەجروبەی ئاخێزەکانی ڕابردوو ئەوەی نیشانداوە کە ئەو ژیلە لە کرێکاران، ئەو کرێکارانی کە نەخشی سەرکیان هەیە دەبێت مقدارێک دەست بە عەساتر دەقیقتر هەڵبسەنجێنن ڕەوتی ڕووداوەکان لە شوێنێکدا کە ئەگەری سەرکوتکردنی ئەم ئاخێزە لە ئارادا نییە و تەداومی مستۆگەرە و ڕەوتی ڕووداوەکان بەرەو ئەوە دەچێت کە بەرگەشتی نییە و دەچێت بەرەو سەرکەوتن، لە شوێنێکی دیاریکراودا کرێکاران دێن ئەو نەخشە دەنوێنن. هەتا ئێستاش ئەگەر چی لە ناو خودی جەماوەرەکەدا بەناو کرێکار بەشدارە، بەشێکی زۆری ئەوانی کە بەشدارن کوڕێکارن کرێکارانن، چی کرێکارانی بێکار، چی ئەوانی کە لە ناوەندە فەقیر نشین و حاشیە نشینەکان دادەنیشن بەشێکی ئەوانن. بەڵام ئەوەی کە فعلەن شارەجی حیاتی اقتصادی ئێران و داهاتی ئێرانی بەدەستەوەیە، ئەو جیلە ئێستا ئەو جۆرێکە پێویستە نەهاتۆتە پەیوەست نەبوو بەم حرەکەتە، بەڵام چاوەڕوان دەکرێت و ئومێد هەیە بۆی کە
بە پێی تەجاروبی ڕابردوویان لە قۆناغێکی چارەنووسسازدا کارسازداوە تاثیرگوزاردا بێگومان ئەوانیش بەم حرەکەتە پەیوەست دەبن. ئەمن لە ئەو پرسیارانی پێشودا خاڵێک ئیشارە پێ بکەم نسبەت بە هوشیاریە کە لەم حرەکەتاندا هەیە و ئەوانە گارانتی دەکات کە تەنانەت هاتنی کرێکاران و جیلەکانی دیکەی کۆمەڵگاش بۆ پەیوەستبوون تەزمین دەکات. ئەویش ئەوەیە کە هوشیاری ئەم حرەکەتە ئەو جەماوەرێکی ئێستا شەش قامن تا ڕادەیەکە کە دەستی ڕژیم و تاکتیکانی ڕژیم زۆر بە ئاسانی دەخوێننەوە. بۆ نمونە لە چلەی ژینادا ئێمە بینیمان لە یەک ڕۆژدا سێ ڕوودا و یەکێکەوەی کە ئەو ناوەندی شارستراغە و کاری تروریستی لێ ئەنجام درا لە ئەهواز مەخزنێکی گاز تەقیەوە بەشێک لە پاژماوەی ئەو بورجی میترۆپۆل دارما، یعنی لە حاڵەتی ئاساییدا ئەو ڕووداوەی کە لە شاترا ڕوویدا ڕووداوێکی زۆر دڵتەزێن و ناخۆش و نائینسانی بوو دەکرا بێتە باشی ڕۆژ. بەڵام خەڵک تەنانەت زۆر بە ئاسانی دەیگوزەران چون دڵنیا بوون لەوەی کە دەسیسەی ڕژیمە، یعنی ئەسڵان نەبوو بە باسی ڕۆژ لە هیچ کوێ وەکو خەبەرێک تەنانەت باسی لێ بکرا. منزورم ئەوەیە کە هوشیاری خەڵک عەزمی جەزمی خەڵک لەوەی کە دەبێت تەرکیز بکەنە سەر ئەم ئاخێزە بۆ بەسەرنجام گەیاندنی هەموو لایەنەکانیان زۆر بەدقی خوێندوێتەوە و ئەوەی یەکێک لە خاڵە بەهێزەکانێتی کە مسۆگەر دەکات بەرەو پێشچوونی تەزمین دەکات دڵنیادیدان و ئێعتماد پێدان بە ئەو جیل و ئەو توێژانەی دیکەی کە تا ئێستا نەهاتوون پەیوەست دەبوون بەو حرەکەتەوە. بۆ نمونە مەسەڵەن ئێمە لە پێشدا پێشووتر حرەکەتی زۆر وەسیعی خاننشینکراوانمان بوو کە ئەوانە بێگومان بە خواستەکانیان نەگەیشتون. ئەو کرێکارانەی کە پێشتر مانگرتنی وەسیعیان بەڕێوە دەبرد بە خواستەکانیان نەگەیشتون. مەعەلیمان نزیک بە ساڵێک حرەکەتی زۆر وەسیع و کاریگەریان بەڕێوە برد، ئەوانە بە خواستەکانیان نەگەیشتون. بۆیە هیچ کام لەوانە بێتفاوت نین، هیچ کام لەوانە بێدەور و نەخش نین، بەڵام لە شوێنی خۆیدا حتمما دێن و پەیوەست دەبنوە لە نهایەتدا ئەو دەور و نەخشە کارسازی کە دەبێنن دەینوێنن و ئەم سەرکەوتنە مسۆگەر دەکەن بۆ ئەم ئاخێز. زۆر سپاس هاوڕێیان کاک ئەحمەدی ساڵحی و هاوڕێ کەریمی ئەمانی ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لەم بەرنامە ڕاستەوخۆیەدا. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. بەڵێ بینەرانی ئازیز، دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان بۆ درێژەدان بە بەرنامەکەمان و دەستپێکردنی بەشی دووهەمی بەرنامەکە. لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم لەسەر درەخت لەسەر لەمو لەسەر سەهۆڵ لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لە لاپەڕی بۆر و نووسراو لە لاپەڕی سپی و بێناو لە بەرد و دەر دار و دیوار دەر و دیوار لەسەر مەشخەڵی کڵپەدار
لەسەر چەکی جەنگاوەرە لەسەر تاج و تەختی زێڕین لە جەنگەڵ و دۆڵ و بیابان لەسەر پینەی بەرگی خاکیم لەسەر شەتاوی مانگەشە و لەسەر مەچەکی ماندوویم ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لەسەر کێڵگە و لەسەر ئاسۆ لەسەر پەڕ و باڵی مەلان لە ڕەنگ و بۆنی کازی وا لە عارەقی خەستی زەریان لە دیوار و تەختەی دەرگام لە هەر شتی بەنرخەلام لە شەپۆلی گڕی پیرۆز ناوت ئەنووسم سەربەستی دەست پێ بکەم بەڵێ بینەرانی ئازیز هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشی دووهەمی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان هەروەک ئاگادارن ئەمڕۆ دەی خەزەڵوەر ساڵڕۆژی یا ڕۆژێکە کە لە ساڵی 1360 هەتاوی دەستەیەک لە ژنان و کچانی تێکۆشەری کوردستان کە لە نێو ڕیزەکانی کۆمەڵەدا سەرگەرمی تێکۆشانی سیاسی بوون لە فێرگەی ئاموزشی نیزامی و سیاسی کۆمەڵەدا دەورەیان بینی و لە مەراسمێکی ڕەسمیدا کە بۆ یەکەم جار بوو مەراسمێکی لەو شێوەیە تایبەت بە ژنان بگیرێتوە تێیدا دەستەیەک لە ژنانی شۆڕشجێر چەکدار بن چەکدار کران. ئەمە حرەکەتێک بوو کە لەسەر دەستی کۆمەڵە ئەنجام درا و بە شێوەیەکی ڕەسمی و جەماوەری ژنانی هێنایە ناو ڕیزی هێزی پێشمەرگەوە. ئەگەر لە پێشووتردا ژنان لە شۆڕشەکاندا بەشدار بوون و دەور و نەخشی جۆرا و جۆریان هەبوو بە شێوەیەکی تاگ یا پەراکەندەوە نەک بەم شێوەیە منسەجم لەو مەقتەعەدا یعنی لە ساڵی 60دا لەلایەن کۆمەڵەوە ڕەسمەن بوون بە پێشمەرگە شان بەشانی هاوڕێیانی پیاویان هاتنە ڕیزی خەباتەوە. ئێمە بۆ قسە و باسکردن لەسەر ئەم مەسەلەیە کە بابەتێکی زۆر گرنگ و مێژوویە کە ئەمڕۆکە ئاکامەکەی و دەستکەوتەکانی دەبینی دەستکەوتی ئەم سیاسەتەی کە کۆمەڵە ئیتیخازی کرد داوامان لە هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا کردووە کە ئەو دەم بۆ خۆی دەور و نەخشی بووە لە هەم لە دەورەی ئاموزشگادا و هەم لە ڕێوڕەسمی چەکدارکردنی ئەو هاوڕێیانەدا کە سەبارەت بەم مەسەلەیە قسە و باسێک بکەین. هاوڕێ حەسەن زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. کاکساجانم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. هاوڕێ حەسەن پرسیارەکە ئاوە دەست پێ بکەین زەرورەت یا قۆناغێکی کە کۆمەڵە بڕیاریدا ژنان بە شێوەیەکی جەماوەری بێنێتە مەیدانی خەباتەوە و مەجالیان بۆ بکاتەوە لە ڕیزی هێزی پێشمەرگەدا حوزور پەیدا بکەن لە چۆوە سەرچاوی گرت؟ ئایا قۆناغەکە هەڵگری ئەوە بوو کۆمەڵە بەباشی بارودۆخەکەی تەشخیصدا بوو؟ ینی ئەگە بە شێوەیەکی کۆنکرێت ئاماژەی پێ بکەین چی هۆکارێک بوو کە کۆمەڵە توانی لەگەڵەوەی کە کۆمەلگاکە تا ئێستا شتیوای ئەزمون نەکرد بوو بابەتی وای ئەزمون نەکرد بوو وە کۆمەلگایەکی تقریبەن سنەتی و دواکەوتوو بوو بەڵام کۆمەڵە دیارە هەمومان دەزانین ئەمشە
سونەتشکێن بووە، ڕچەشکێن بووە، تابۆشکێن بووە. ئەم مەسلەیە چۆن بوو کە کۆمەڵە ئەو بڕیارەیدا؟ دەزانی کاکسایی تا و جێگایی بە خەباتی ژنان دەگەڕێتەوە. ئەوە لە ڕاستی دەتوان بڵم کۆمەڵە نەبوو کە ژنانی هێنا بۆ مەیدانی خەبات. ئەو مەیدانی خەباتە ژنان تێدا چالاک بوون. ئێمە گەر تماشای ڕاپەڕینی 57 بکەین، لە ڕاپەڕینی 57 تا دەور و نەخشی ژنان شتێکی ئینگار ناپەزیرە، کەس ناتوانێت ئینکاریەوە کات کە چ جێگە و پێگەیەکیان بوو. 8 مارسی 57 هەژدەی مانگی خۆمان هەفتەی 8 مارسی ئەو کاتە بێنینەوە بەرچاوی خۆمان، یا ئیسفەند یا 8 مارس بێنینەوە بەرچاوی خۆمان، هەر لە شاری وەکو تاران کە تازە و دەسەڵاتە سەردەڕوا هات بۆ سەرکار، قسە لە 200-300 هەزار کەسە کە 8 مارس یا 7 و 8 ئیسفەند بەڕێوە دەبن. بە دوای ئەوەدا دەور و نەخشێک کە ئەوان لە شوراکانە، ژنان وەکو نیوەی ئەو کۆمەڵگایە لە شوراکانە جێڕای، دەور و نەخشێک کە ژنان لە خەباتێکی ئازادی خوازانە لە هەموو بوارەکانە جێڕایان، لە کاری ڕووناکبیری، لە زانکۆکان، لە ناو بزوتنەوەی کرێکاریدا، هەمووی ئەوانەوە. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی وەکو دەسەڵاتێکی ئاینی ئەگەر بیهەوێت پێگەکانی خۆی لەناو کۆمەڵگایەدا بەو وشەی ئایدۆلۆژیای کە بۆ خۆی دەیویست ئاین بێنێتە پشتی وە ژنانی پێسەرکوتکات یا کۆمەڵگای بەنەوەیەک پێسەرکوتکات دەبوو لە ژنانەوە دەست پێ بکات. بۆیە دەستبردنی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی ژنان لە واقعدا یەکێک لەو سیاسەتە بیرلێکراوانەی سیستمی ئاینی بوو کە لەو ڕێگاوە دەویست کولی کۆمەڵگا سەرکوتکە. ئەگەر ژنت سەرکوت کرد بە یەک مەعنا پیاوی سەرکوت کراوە، بە یەک مەعنا کولی کۆمەڵگاکەیان سەرکوت کردووە. بۆ یەکانێ حزوری چالاکی ژنان لە ڕاپەڕین، حزوری چالاکی ژنان لە ڕووداوەکانی دواییدا هەمووی ئەو واقعیەتانە بوو کە نەدەکرات ئەوە ئینکار بکرێت. لە ساڵی 57 بەملاوە لە خودی کوردستان ئەگەر چاو لێ بکەین، حزوری ژنان لە ڕووداوەکانی نەورۆزی خوێناوی شاری سنە، لە کۆچی مێژوویی شاری مەریوان، لە ڕێپێوانێکە لە شارەکانی کوردستانەوە لە سنەوە بۆ مەریوان کرا، لە شاری مەهابات و بۆکان و بانە کە هاتنە سەقز و لەوێەوە ئەو ڕێپێوانە مێژوویە کە لەوێشەوە کرا بۆ پشتیوانی لە خەڵکی شاری مەریوان، بەشداری ئەو کچوو ژنە چالاکانەی کە لەو ڕێپێوانەدا بوون و لە هەموو عەرسەکانی تری مبارزەدا، لە مقاومەتێکی سەرفەرازانەدا کە لە بەرابەری جمهوری ئیسلامیدا لە شەڕی سێمانگەدا لە خۆپیشاندانی شارەکانە، دوای گەڕانەوەی پێشمەرگە لە دانانی مەقەڕ و پایەگاکانە، یا پێش ئەوە لە جەمعیەتەکانی ئازادی کە لە شارەکانی کوردستانە بە ئیبتیکاری کۆمەڵە دروست کرابوون. ئەو خەبات یعنی هەمووی ئەمانە عەرسەهایەک بوون کە ژنان لە بواری خەباتی سیاسی، خەباتی مەدەنی، خەباتی حیزبی ئەگەر لە پیاوان لە سەرەوەتر نەبوو بێتن بە باوەڕی من کەمتر نەبوون. هەر بۆ یەکانێ هەمووی ئەمانە ئەو ڕاستیەمان پێنیشان دەدات کە بوونی ژنان لەو عەرسە جۆرا و جۆرەکانی خەباتدا لە بواری تەنانەت خەباتی چەکداریشە، ئەوان لە جەمعیەتەکانە ئاموزشیان دەدی. لە دوای گەڕانەوەی پێشمەرگە دوای شەڕی سێمانگە کە لە ئابانی 58 هێزی پێشمەرگە گەڕای و ناو شارەکان و کۆمەڵە مەقەڕەکانی دانا لە شارەکانە، هەر ئەو کاتە من لە بیرمە لە شاری سەقز لە شارەکانی دیکە کۆمەڵە تحتی فشار بوو بۆ ئەوەی کە ژنان بۆچی چەکدارنین، بۆچی لەو عەرسەی حفاظەت و ئەمنیەت و چالاکی نظامی ئەوانەدا بەشدارنین. بۆیە ئەوەی کە کۆمەڵە لە پاییزی 60 کردی لە واقعدا ئیدامەی ئەو ڕەوەندە بوو کە ئەو بە باوەڕی من کۆمەڵە درەنگ کردی و لەو درەنگکردنە کۆمەڵە زەرەری کرد. ئەوە شتێکە کۆنگرەکانمانە لە کۆبوونەوەکانی پێشوومانە ئیشارەمان پێکردووە لەو بابەتەوە. تەنانەت بزوتنەوەی چەکداری لە کوردستانە لاسەنگ بوو، بزوتنەوەی چەکداری لە کوردستانە ئەو تەوازنەی دەبێت بێ ئەو هێزەی دەبێت کۆی بکاتەوە کۆی نەکردبووەوە، بە دەلیلی ئەوەی هێستا کوونێ ژنان بەو ئاستە
لە خەباتی چەکداریشدا بەشداریان نەدەکرد. بۆیە فشاری ئەو بزوتنەوەی ژنان، فشاری ئەو حقیقەتەی کە ژنان ئەگەر نیوەی کۆمەڵگان ناکرێت ئەم بەشەیشی تەنیا بەشێکی خەباتی پیاوانە بێت و بە ژنان ئەو فەرهەنگە سنەتی و ناسیۆنالیستیەی کە دەیکوت لە ماڵەکانتان دانیشن، نان و ئاو دروستکەن بۆ برا پێشمەرگەکانتان، گۆرەوی و پۆزلوخیان بۆ بچنن، لیباسەکانیان بۆ بشۆرن، ئاگاتان لێیان بێت و هەروەها دایکی منداڵی پیاوان بن کە پێشمەرگەن. لە ڕاستیدا ئەو فشارە ئەو فەرهەنگە ئیتر لە جنبشی کوردستانە جوابدەرەوە نەبوو. تەبعەنەوە قەت فەرەنگی کۆمەڵە نەبوو لە بزوتنەوەی چەکداریشا لە کوردستانە، بەڵام لە واقعدا جوابدانەوە بە زەرورەتێکی سیاسی بوو، جوابدانەوە بە پاشەکشێکردن بە بیر و باوەڕێکی کۆنەپەرستانە بوو بە یەک معنا کە جمهوری ئیسلامی لەو لاوە خەریک و سەرکوتی ژنانی پێدەکرد و لە لایەکی دیکەیشەوە بیر و باوەڕێکی تەفرەقە ئەندازانەی ناسیۆنالیستی بوو لە جنبشی کوردستانیشدا کە بژنانی دەبردەوە بۆ گۆشەی ماڵەکانیان. لەو بینەدا کۆمەڵەیە کە پێشتازی خەباتی مەدەنی بوو، پێشتازی خەباتی سیاسی بوو، پێشتازی بزوتنەوەهایەکی جەماوەری و دروستکردنی ڕێکخراوەهای ژن و پیا و بەیەکەوە بەبێ جیاوازیەکانی بوو، نەی دەتوانی نسبەت بەم عەرسە مهمە لە مبارزەی سیاسیش کە لە کوردستانە هەیە و ڕەنگوبۆی چەکداریشی بەخۆی گرتوو بێتەفاوت بێ. بنابەرئین زەرورەتەکە لێرەوە بوو، یعنی لە تەحمیلکردنی خودی ژنان بوو کە بە سەدان و ئەو کاتەکە بزوتنەوەکە زۆر بەرین بوو، ئەتوانن بڵێن بە هەزاران کەسیشیان بوون لە زیندانەکانە گیانیان بەخت دەکرد، ئیعدام دەکران، چالاکی تێکۆشانی ناو زیندانەکان بوون، چالاکی خەباتی مەدەنی و ناڕەزایەتی ناو شارەکان بوون، چالاکی عەرسەکانی تری خەبات بوون. چ هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئەوان ژنان لە خەباتی چەکداریشا بەشداری نەکەن؟ بنابەرین ئەو زەرورەتە لە واقعدا لە زەرورەتی ئەو حقیقەتەوە بوو کە بەبێ بەشداری ژنان لە خەباتی چەکداریشا خەباتی چەکداری لاسەنگ بوو. خەباتی چەکداری هێستا ئەو جێگە و پێگەی ئیجتماعی کە دەبوو پەیدایکە پەیدای ناکرد. هەر بۆیە کانێشە کۆمەڵە ئەو بڕیارە جەسورانەیەیدا ئەلا ڕەغمی فشارێک حتا ناو ڕیزەکانی خۆمانە بوو. ئێمە مەسئولینێکمان بوون کە قبوڵیان نەدەکرد کە ژنان لە ناو وەحدەکانیان ئەگەر ژنی تێدا بێت، بەڵام کۆمەڵە لە بەرابەری ئەوەدا ڕاوەستا و بوو بە ئەمری واقع، بوو بە ئەمرێک کە دواتر خەڵکانێک کە تەبلیغاتیشیان عەلەیهی کۆمەڵە دەکرد و پێیان وابوو کە ئەوە کۆمەڵگای کوردستان دواکەوتووە و لە ڕاستیدا دواکەوتووی خۆیانیان بۆ قسانە نیشان دەدا، دواتر مەجبور بوون بۆ ئەوەی کە ژنانیش بێنە ناو ڕیزەکانی خۆیانەوە چەکداریان کەن. بنابەرین زەرورەتەکەی لەو حەقیقەتانەوە سەرچاوەی دەکرد کە من پێم وابێ ئێمە درەنگ کردمان، هەر دەبوو لە ئەوەڵ ڕۆژەکانی خەباتی چەکداریشەوە کە لە کوردستان جمهوری ئیسلامی پێی تەحمیل کردین، هەرو کاتێکە لە جەمعیەتەکانە ئاموزشی جوانان دەدرا و ئێمە ئاموزشی نظامیمان دەبینی بۆ خەباتی چەکداری و ژنانیش بوون لە بەشێک لەو ئاموزشانەدا، دەبوو هەر ئەو کاتە ئەوان لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا سازمان بدرایەتن و بە دڵنیاییەوە دەستکەوتی زۆر زۆر زیاترمان بەدەستدێنە. هاورە حەسەن، هەموو ئەو بابەتانەی کە ئاماژەت پێکردن واقعیەتن، ڕاستن، بەڵام ئێمە باسی خۆناغێکی تایبەت دەکەین کە کۆمەڵە ئەم حرەکەتە جەسوورانە و بیوەرانەیە دەکات. ئێستا ئێمە پرسیارەکە ئاوا مەترا دەکەین، ئاکامی ئەم حرەکەتە، ئەم هەنگاوە بیوەرانەی کۆمەڵە تا ئێستا ئەگەر لەو مەقتەعەوە تا ئێستا هەڵی بسەنگێنین چۆنی لێگەدەیتەوە و چ تەئسیرێکی لەسەر کولی بزوتنەوەکە لە هەر چوار پارچەی کوردستان بووە؟ من بە سەرەتا ئەوە بڵێن زۆر باز دەکرێت دەڵێن کۆمەڵە یەکەم لایەن بوو کە ژنی هێنا ناو خەباتی چەکداری و بە باوەڕی من ئەوە وانە. پێش کۆمەڵە ئەوە کراوە، مەسەلەن هەر لە شۆڕشی کوردستانی عێراقا لەیلا قاسم و مارگارێت و کەسانێک بوون کە ئێوەش حتمەن هەموو ناومانمان بیستون کە بوون و چەکدار بوون، بەڵام وەک فرد ئەوە وابوو. دواتر لە ناو ئەحزاب و ڕێکخراوەهای دیکەشدا لەوانەیە بەو شکڵە بووێ. مەسەلەن خەباتی چریکەکان لە زمانی شادا دەیان ژنی قارەمانی تێدا بوو کە لە خەباتی چریکیان دەکرد. لە ناو ڕیزەکانی مەسەلەن مجاهدینە کە لە دەورەی شایشدا خەریکی خەباتی چەکداری بوون
لە ئەوانە وجودیان بوو بەڵام ئەوەی کە جیای کردەوە ئەو شکڵە لە خەبات لەگەڵ ئەوانەی پێشووتری و لەگەڵ هەموو بەشەکانی تری کوردستانەکانیش بگرە ئەوە بوو کە کۆمەڵە لە ئاستێکی ئیجتماعیدا ئەو کارەی کرد لە ئاستی نەفەر و دوو نەفەر و کچی ئەم سەرکردە و خوشکی ئەم ڕاهبەر و هاوسەری ئەو مەسئول نەبوو بەڵکو من لە بیرما ئەو تعداد ڕفێقەی کە لە دۆڵی ئاجیکەند یەکەم واحدی پێشمەرگەی کۆمەڵەکە لە ڕۆژی جۆک و ئەو ڕۆدا چەکدار کرا من بۆ خۆم بەڕێوەبەری بەرنامەکەی بووم و فیلمەکانی و ڤیدۆکانی هەیە ئێستش هیچ پەیوەندی بە مەسئولێکەوە نەبوو لە شوێنی جۆراوجۆرەوە لە سنە و کامیاران و مەهاباد و بۆکان و سەقز و لە هەموو شوێنە جۆراوجۆرەکان تێدا بوو لە کەسی کەمسەوادەوە تاکوونێ مامۆستا و مەعەلیمێکە هەر لە دێهاتی ئەو منتەقەیە معلم بوو لەو شوێنانە ئەنی کردبوو لە جەمعیەتەکانە بوون کەسایەتی ناسرا و خۆشناوی ناو کۆمەڵە و ناو جەمعیەتەکان و ناو شارەکان بوون ئەوانە بوون بۆی جیاوازیەکە ئەوە بوو جیاوازیەکە لەوەدا بوو کە بە کۆمەڵ و ئەوە لە واقعدا هەوێنی دەستپێکی خەباتێکی گشتگیرتر بوو لە فەرد هاتە دەرەوە بوو بە ئیجتماعی تەبلیغاتێکی زۆر کرا هەر ئەو کاتە لە دژی کۆمەڵە و لە دژی ئەرزم کردی لە ئەوەی پێشوشدا لە دژی خەباتی چەکداری ژنان زۆر جار دەوترا ئەوان تواناییان نییە تەوجیدا هاتەوە کە لەباری جسمیەوە ناتوانن تووشی نەخۆشینایەکی تایبەتی ژنانە دەبن منداڵدار دەبن و حاملە دەبن و ناتوانن بەڵام نیشانیاندا کە ئەوانە هەمووی تەوجیهی فەرهەنگی پیاوسالارە ئەمڕۆکە نیوەی ئەرتەشەکانی دنیا ژنە لە ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناتۆ و چین و رووسیە و هەموو وڵاتانی دیکە گەرچاوی لێ بکەیت بەشێکی زۆری پۆلیس و دەمودەستگاهایەکی تر ینی ئەمڕۆ کە ژنان نیشانیان داوە کە لە بەرابەری فەرهەنگی پیاوسالار لە بەرابەری فەرهەنگی ئاینی و لە بەرابەر فەرهەنگی کۆنەپارێز و کۆنەپەرستانەدا ئەوان پێشتازن لە هەموو عەرسەکانی خەبات و مبارزەدا بۆیە بەو لە حازەوە کۆمەڵە ڕچەی شکان لە بواری ئەوەدا لە ئاستێکی ئیجتماعیدا ڕێگاکەی کردەوە پێش لایەنەکانی دیکە ئەوەی کە دواترن کە ژنی گریلا و ژنی دیکە لە شوێنەکانی دیکە بە شکلی ئیجتماعیەکەی بە شکلی دەستە جەمعیەکەی هاتنە ئەو شکڵە لە خەبات و ئەوەدا ئەوەی کە لە توولی ئەو ماوەدا تا ئێستا بە باوەڕی من ئەوەی کە دەیبینین دەستکەوتە لەلایەکەوە بە دژی ئەو فەرهەنگە پیاوسالارەیە چوونەوە بۆ خۆیان لەلایەکەوە نیشاندرا ئەو قسەی کە دەکرا ژنان بە قەولی ئەو فەرهەنگە دواکەوتووە زەعیفەن ناتەوانن نیشاندرا نەخەیرتەن یا زەعیفە و ناتەوانین بەڵکو زۆر زۆر توانان زۆر زۆر کارلێ هاتوون لە بواری نظامیشدا کەسێکی وەکو بەیان دەبێ بە سمبولی شعرێکی و شاعرێکی گەورەی وەکو شێرکۆ بێکەس کە سرودی لەسەردا دەندێت لە هەموو پارچەکانی کوردستان و لە شوێنەکانی دیکە دەنگ دەداتەوە کچە زەحمەتکێشێکی ئاوایی بەرقڕوو لە منتەقەی پێما بێ مەریوانە لەوێەوە هەڵدەسێدێت و بە قەولی شێرکۆ بێکەس دەبێ بە فەرماندا ئەو موقعیتە پەیدا دەکات لە ئاستی ڕەهبەرایەتی و سەرکردایەتی ئەحزابی سیاسی و ئەزم لە کۆمەڵەدا ئەو جێگە و پێگەیە پەیدا دەکەن کە زۆر کەمە زۆر لاوازە ئێستەیشی ئەگەر لەگەڵ بێت بەڵام ئەوە ئەو دەست ژنانی هێنا عەرسەیەکی ئیجتماعیەوە لە عەرسەی تر ئەو جارەکە خەباتی چەکداری لە عەرسەی پیاوانەوە بوو بە عەرسەیەکی تێکەڵ هەم ژن تێدا بەشدار بوو هەم پیاو تێدا بەشدار ئەو فەرهەنگەی کە جاران پیاو ئەو زەبر و زۆر و زەختەی کە مەسەلەن لە ژنان دەکرا بەشێکی مەحسوولی نائاگاهی بوو بەشێکی مەحسوولی ئەو کولتورێکی پیاوسالار و ئاینی بوو کە لە فەرهەنگی دەوڵەتەکانەوە داهات ئەوە شکا زۆر کەس ئەو جار بەڕاحەتی نەیدەتوانی لە ژنەکەی بدا لە کچەکەی بدا بێڕێزی پێ بکە بێحورمەتی پێ بکە داهات دەبوو بە پێشمەرگە جیالەوە ئەگەر لە دەورەیەکە مەسەلەن پیان وابوو ئەوە مەسەلەن نەوعێک بە عیبەیان دەزانی ئەو جار بوو بە شانازی خەڵکی دێهاتەکان دەچوویتە ماڵانەوە لە بیرمە و ساڵەکانی 60 ئێمە دەچوین باوەڕکە زۆر کەس کە داهاتن لەبەر مزگەوت شورای داهاتن و پێشمەرگەیان تەقسیمە کرد زۆر عەلاقەمەند بوون بەوەی کە بەلاوە پێشمەرگە کچەکان بچنە ماڵەکانی ئەوانەوە زۆر زۆریان پێخۆش بوو
ژنان لە دەوریان کۆ دەبوونەوە تەبلیغاتیان دەکرد، تەبلیغی کۆمونیستی، ئاگاهگەری، بەرابەری تەڵەبی، هەمووی ئەوانە کرا. وی ئەوانە ئەگەر چاوی لێ بکەین تاکوونێ ئێستا دەکا بەوەی کە نیوەی ئەو کۆمەڵگایە لە داوی ئەو فەرهەنگە کۆنە پارێزە ڕزگاری بوو، هاتنە ئەو ئەرسەیەوە کە نیشانیاندا کە ئەرسەی خەباتی چەکداریش ئەگەر پێشمەرگانەیە غەیرە ئەرتەش و ئەوانەیە ئەوە ئەرسەی تەنها پیاوان نییە کە ئەو جەسارەتەیان هەیە کە شەڕی شار بکەن بە ڕۆژە بە شەوە، شەڕی ڕێگا بکەن، پێگە پایگاهای نظامی بگرن، تەبلیغ بکەن، هەمووی ئەوانە. دوای ئەوە مثلەن دەمانبینی لە مزگەوتێکەوە کە تا ئەو کاتە مقەدەس بوو کە جێگایەک بوو فقط مەلا و منبەر لە اختیاری ئەوانە بوو، فقط پیاو دەیتوانی لەو شوێنەوە سخوێنڕانی بکە، حتا ژنانیان ڕێگا نادا بۆ مزگەوتەکان. ژنان هاتن هەر لەوێەوە ڕوو بە پیاوان قسەیان کرد، قسەی ئازادی بەخشانەیان کرد، قسەی وەحدەت تەڵەبانەیان کرد، لەناو پیاوەکانە بوون بە هەوێنی تەنانەت یەکگرتووی لە بینی ئەواندا. و ئەو دەرسانی تێدا و لەناو کمیتە بەخشەکانی ئێمەدا، لەناو دەستەی ڕێخستنەکانی ئێمەدا، ئەسقەزا ئەو واحدانەی کە ژنیان تێدا بوو، چ لەباری ئاگاهگەری لەناو ژنانە، چ لەباری حەلی گێرە و کێشایەکەوە کە ئەوان زۆر وردبینتر لەو بەشانەدا کاریان دەکرد. بۆ یەکانە بە باوەڕی من کولی ئەو تاریخە گەر چاو لێ بکەین تاریخێکی پڕ لە دەستکەوتە، تاریخێکی پڕ لە ئەزمونە و تاریخێکی نوێ خوازانەیە کەشتی نوێی هێنا ناو جنبشەوە. هاوڕە حەسەن، باز لە سنەت شکێنی و ئیجتیماعی بوونەوەی خەباتی ژنان و بە تایبەتی خەباتی ژنانی پێشمەرگە یا حوزوری ژنانی پێشمەرگە لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستاندا. ئێمە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆبانیشە، هەمومان دەزانین کە لە بزوتنەوەی ڕۆژاوای کوردستاندا ژنان دەور و نەخشێکی زۆر بەرچاویان بووە، هەم بۆ ڕێزگرتن لەو ڕۆژەوە هەم بۆ ڕێزگرتن لە دەور و نەخشی ژنان لەو بزوتنەوە بەرینەدا کە خۆمان ئاکام و دەستکەوتەکەی دەزانین کە سەرکەوتن بەسەر ڕەشترین جەریانی سەدەدا بوو کە داعش بوو و دەوڵەتی ئیسلامی ڕووخاند. سەبارەت بە بەشداری ژنان لە بزوتنەوەی ڕۆژاوادا و بەشداریان لە شکستدانی داعش لە کۆبانی، ئەگەر لەم زەمینەیەدا وەکو دەور و تەسیرە ئیجتیماعیەکەی کە ئەم سنەت شکێنەی کە لە سەرەتا بڵێن ساڵی 60ەوە تا ئەم مەقطع چاوی لێ بکەین و ئێستا ئەم بزوتنەوە ژنانەیە بۆتە بزوتنەوەیەکی ئیجتیماعی، ئاماژەیەک بۆ بەشەش بکەین. کاک سەعید، یەکێک لە تایبەتمەندیهای جنبشای ئیجتیماعی ئەوەیە کە دیاردەهای نوێ لەگەڵ خۆی دێنێ، پەدیدەهایەکی تازە لەگەڵ خۆی دەخولقێنێ. ئێمە گەر مەسەلەن هەر ئەم چل و چەند ڕۆژە تمەشای ئەو بزوتنەوەی لای خۆمان بکەین، ئەو بزوتنەوە جەماوەریە یا ئەو شۆڕشەی کە دوای مەرگی ژینای جوانەمەرگ دەستی پێ کردووە، کۆمەڵێک شتی تازەی هێناوەتە ئاراوە کە مەحسووری ئەم دەورەی جنبشی خەڵکی ئێرانە. مەسەلەن هەر لە مەسئلەی ئەو حجاب و ئەم بەرەوبەرەوە کە بەسەر خەڵکیاندا ژنانیان سەپان ئەو 40 ساڵە و لابردنی ئەوانە، ئەوەی کە ئەو فشار و زەخت و زۆر و دیکتاتۆریەی کە جمهوری ئیسلامی هەیەی شەوانە بەجێ ئەڵڵاهو ئەکبەر کە لە ساڵی 57 تا ئێمە شایەدی بووین، ئەمڕۆکە شەوانە شایەدی ئەوەین خەڵک بە سیارەکانیان دێنە دەرەوە، بە ماشێنەکانیان دێنە سەر شەقامەکان، بە سیگناڵ لێدان هێزەکانی جمهوری ئیسلامی ماندوو هیلاک و وەڕەس دەکەن. ئەشکالێکی جۆراوجۆری تریان لە خەبات بە شەو بە شکلێک بە ڕۆژ بە شکڵێکی دیکە دیوەتەوە. ئەمانە هەموو تایبەتمەندیهای بزوتنەوەهای جەماوەری. من لام وایە ئەو خەباتش کە لە ڕۆژاوایش کرا و ئەو شکڵە لە مبارزەش و بە تایبەت ئەوەیشی کە هێزەکانی یەپەژە و ئەوە بە تایبەت بزوتنەوەی ژنان ئەمەلەن ئەو شێوەیە کە لە هەموو عەرزەکانیدا زیاتر لە شوێنەکانی دیکە بەشداریان کرد و مەسەلەن فۆرمۆلی هاوسەرۆکی کە تەبعەنەوە پێشتر لە ئوروپایشا بووە، بە تایبەت لە ناو حیزبە سەوزەکانە، ژینگە پارێزەکانە، دوودانە پیاوێک و ژنێک سەرۆکایەتی ئەحزابی سەوزیان دەکرد و ئەوە یا وتەبێژ بوون یا هەرچی بوون، ئەوە لێرە زیاتر ڕەنگیدایەوە. ئەم بزوتنەوەیە لێرە یەکێ لە دیاردەکانی باشی ئەوە بووە، یا ئاڵوگۆڕکردن لە سەطحی مەسئولیندا، مەسئولێک یا چەندانە مەسئول بۆ ماوەیەکی درێژخایەن لەو مۆقعیەتەدا نەمێننەوە،
کەسانێکی دیکە بێن ئەو جێگە و پێگانە بگرنەوە. ئەمانە هەمووی ئەو دیاردانە بوو. و لە عەرسەی خەباتی چەکداریشدا ئەو جێگە و پێگەیەی کە ژنان بە تایبەت لە ڕۆژاوا نیشانیاندا لە خۆیان، بە باوەڕی من بەشێک لەو خەباتەی کە لە کوردستانی ئێران بوو لەوە دەرسیان وەرگرت، ئەزمونیان وەرگرت، بەڵام ئیرتقایاندا بردیانە پێشەوەتر. مەسئلەی هاوسەرۆکی چ لەوێ چ لە ناو گریلادا کە کران ئەوە دیاردەیەکی تازە بوو، پێشتر وانە بوو لە ناو مەسەلەن ئەحزابی دیکەدا. ئەوە بۆ خۆی فەرەنگێکی تازە بووە. باوەڕی من بە تایبەت لە ڕۆژاوادا زۆرتر دەنگ و تەسیری دانا. لە کانتۆنەکانە حزوریان لە بەڕێوەبەرایەتی کانتۆنەکانە لە ئاستێکی وەکو یەکدا دیاردەهایەکی تازە بوو. و بە تایبەتی تریشدا شوێنێکا کە ئەگەر مەقایسە بکەین بە نیسبەتی بەشەکانی تری کوردستانەوە ستەمی زیاتری لێکرا بوو، بێعەداڵەتی زیاتری لێچ بوو. خودی خەڵکی کوردستان لەوێ تەنانەت لە شناسنامە و پێناس و هویەتی خۆیان مەحروم کرابوون. ئەوانە دیاردەهایەکی تازە بوون لەو بزوتنەوەیدا. و لە دڵی فەرهەنگێکی کۆنە پارێزدا کە دیکتاتۆرێکی وەکو ئەسەد بە باوکو و کوڕەوە بەو جامعەیان داسەپاند بوون، بە باوەڕی من ئەوانە نوێخوازی بوون. هەر ئەوە بوو بە باعسی ئەوەی کە ئەو جونبشە عەلاڕەغمی فشارەکانی تورکیا، عەلاڕەغمی جەرەیاناتی ڕەوتی کۆنە پارێزی ئاینی لە داعشەوە بیگرا، لە جبهەت النوسرەوە بیگرا، لە ئەلقاعیدەوە بیگرا، لە تەحریر الشام و هەموو بەرەی کۆنە پەرست بە پشتیوانی تورکیە لەو منتەقەدا کۆبوونەوە، بە پارەی عەرەبستان و قەتەر و شوێنەکانی کە لەوێ کۆبوونەوە، بە حتا بەشێکیان کە خودی ئەسەد و ئەوانە یارمەتیان دەکردن لەوێ کۆبوونەوە. بەڵام بزوتنەوەیکی نوێخوازی بە باوەڕی من یەکێک لە پێگەکانی پێگەی ژنان بوو. لە جامعەیەکدا کە چوار ژن و لەوە زیاتر فەرهەنگە، لە جامعەیەکدا کە حەساب بۆ ژن ناکرا، لە جامعەیەکدا کە بە ژنە یەک هەشتمی پیاو حەقی ئیرس و وەراسەتی هەیە، لە جامعەیەکدا کە ژن حەقی تەلاقی نییە. هەمووی ئەوانە کە بە حقوقێکی بەرابەرەوە بێ ئەوانە دەستکەوتە. و ئەو دەستکەوتانە من دڵنیام خەباتی ئەمڕۆی ژنانی ئێمە لە کوردستانی ئێراندا ئەوانە ئیرتقا دەدا، نوێخوازیەکی زیاتر دێنێتە ئاراوە، چونکە ئەو جونبشانە لە یەکتری دەرس وەردەگرن. ئەگەر داعش و ئەلقاعیدە و گروپای ئیسلامی لە جمهوری ئیسلامیەوە فێری وەحشیگەری بوون، فێری قەتڵ و عام و بێڕەحمی بوون، بزوتنەوە ئازادی خوازیەکانی لە یەکەوە دەرس وەردەگرن. بۆیەکانێ ئازادکردنی کوبانی بەشێکی مەدیونی خەباتی ژنانە، بەشێکی مەدیونی ئەو فیداکاریانەیە کە ژنان لەو شۆڕشەدا کردیان، و هەر ئەوەش تەسیری داناکە زوتنەوەیکی ئەنتەرناسیۆناڵی لە ئاستی دنیادا دروست بوو، لە ئەمریکاوە، لە ئوروپاوە، لە شوێن هەتا لە ئەفغانستان و پاکستانەوە. خۆ هەر ئەوە نەبوو بەرەی کۆنە پارێزی بە پیاو تەقویەت دەکرا، لێرە بە ژنانیش تەقویەت دەکرا. ئەو دەستکەوتانە بوو بە باوەڕی من بەدەستی هێنا بزوتنەوەی ڕۆژئاوا ئازادی کوبانی لێکەوتەوە. نەتەنیا کوبانی، شکستی داعشی لێکەوتەوە. لە واقعدا ستارتی شکستی داعش لە کوبانیەوە دەستی پێکرد. 28 ڕۆژ تا یەک مانگ بە تەنیا مقاومەتیان کرد، فقط تەپۆڵکەیەکی چکۆلە بەدەست ژنان و پیاوانی قارەمانی مدافعی کوبانی و ماوەوە کە دوایی ڕۆژاوایان ئازاد کرد، دوایی لە شوێنەکانی دیکە شکستیان هێنا، لە شنگاڵە ئەو قارەمانەتی و مقاومەتانیان لە خۆیان نیشاندا و زۆر دەرس و ئەزمونیان بەدەست هێناوە لە بەرابەر ئەو مقاومەتانەیشا کە ئێمە لە شەڕی 24 ڕۆژەی سنەدا کردمان لە بنکەکانی شارەکانی شاری سنەدا کە ژن و پیاو ئیدارەیانە کرد. هەمووی ئەمانە تێکخینەوە ئەم جونبشە ئیرتقای پەیدا کردووە. و من لام وایە بزوتنەوەی ئێستا و ڕاپەڕینی ئێستا بۆ ڕزگاری لە چەند جمهوری ئیسلامی دەستکەوتایەکی تازەتر بەدەست دێنێ کە هەنگاوێک زیاتر بزوتنەوەی ئازادی خوازی لە کوردستان و لە ئێران و لە ناوچەکە دەباتە پێشەوە، و بە تایبەت بە ڕووخاندنی جمهوری ئیسلامی زۆر دەرس و دەستکەوتی تازەتر دێتە ئاراوە. بەڵێ زۆر سپاس هاورە حەسەنی ڕەحمانپەنا، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوەش کاکسەریان، ماندوو. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر ماڵاوە. ڕۆژێکی تازەیە، ڕۆژێکی تازە لە ژیانی گەلی کورد، ڕۆژێکی تازە لە ژیانی کرێکاران و زەحمەتکێشان.
ڕۆژێکی تازەیە چونکو ڕووداوەیەکی تازەی تێدا دەبینین. بۆ ئەوەی هێز و توانای شۆڕشگەڕانەی ئەوان هەرچی زیاتر مواشترتر مفیدتر لە اختیاری شۆڕشتا قەرار بگرێ و بە کەڵکی لێ وەربگیرێ ژنان دەبێ سازمان بدرێت. جا ئەوە چۆنە؟ دەماوەری ژنانی کوردەواری دەتوانن لە تەواش جبهەییدا فعالیەتیان ببێ و هەڵسوڕن، بچنە کلاسی سەواداموزیە خوێندن و نووسین فێر بن، و هەروەها تا آخرین ڕەدە تەنانەت دەتوانن ئەوان ئاموزشی نظامی ببینن و هێز و توانای شۆڕشگێڕانەیان لە خەباتی چەکدارانەشدا کەڵکی لێ وەربگیرێن. لە جەلەسات و مباحثاتی سیاسی و اجتماعاتی سیاسی و مبارزاتیدا هەرچی زیاتر بەشداریان ببێت، و لە ئاکامدا بۆ ئەوە ئازادتر بژین، بۆ ئەوە بتوانن کۆیلەتی و دواکەوتویی چارەسەر بکەن، دەبێ هەڵسوڕاوانەتر و فعالانەتر لە جاران بێنە ڕیزی خەباتەوە. شۆرشە هەستن ڕاپەڕینە ئەی ژنانی گەشت وڵات، شان بەشانی پیاوان هەستن بێنە ناو ڕیزی خەبات. شۆرشە هەستن ڕاپەڕینە ئەی ژنانی گەشت وڵات، شان بەشانی پیاوان هەستن بێنە ناو ڕیزی خەبات، شان بەشانی پیاوان هەستن بێنە ناو ڕیزی خەبات. شاننا دارستان بر سوزاننا توی و توی و چماننا خوانه جیان کشاننا پشتمان پشتمان لجیر ظلم